بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عەزیز خۆشحاڵین لە بەرنامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلالاتینەوە خزمەتتان بۆ هیوای کامڕۆژ سەرجەم بڕگۆواوتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس دەنێر. ئازدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت. ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردن دیارە بابەتێکی سەرەکی لەگەڵ ڕووماڵی ئەمڕۆی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایانمان هەیە کە دیارە تەوری سەرەکیمان ئەمڕۆ قسەکردنە لەسەر دەرفەتی هەلیکار و یا بەرهەمە ناخۆیەکان و دەرفەتی هەلیکار ئەو کارگانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بنیاد دەنرێن تا چەند هەلیکاریان بۆ خەڵ دروست کردووە ئایا بەرهەمەکانیان تا چەندە بەرهەمی ناوخۆیی و خۆماڵی خۆمان و بێزیان وێ تەورێکمان ساز کردو ئەمڕۆ قسە لەسەر ئەو بابەتە دەکەین و هەروەها دیارە تەوری دووەمان یا با بڵێن ئەو ڕووماڵی کە ئەمڕۆ دەست پێ دەکەین بڕیار وایە ئەمڕۆ لەگەڵ دەستپێکی دیاکردنەوەی دەرگای خوێندن ناڕزایی و خۆپیشاندانی مامۆستایان و موچەخۆران بەگشتی لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکات کە دیارە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی خۆی بۆ خۆپیشاندانە مەدەنیانە دەربڕیەوە و هەروەها بەتایبەتی لە گەرمیان ڕاپەڕین و هەڵەبجە سلێمانی و دەربەندی خان چەند شوێنێکی دیکە خۆپیشاندانی مامۆستایان دەست پێ دەکات مامۆستایان دەیانێت بە بایکۆتەوە بچنە ناو ساڵی نوێی خوێندنەوە بۆیە لە تەوەری دووەمدا ڕووماڵێکی سەرتاسەری پەیامنێرانمان هەیە. بازان دەست پێک دەچین لای کەش و هاوابزانی نەمڕۆپلەکانی گەرما تا چەند گۆڕانکاریان بەسەردا تۆ پێکەوە بینەری دەبین.
گرنگی بەرهەمی ناوخۆ و ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان لە لایەکەوە گرنگە کە بزانین ئێمە بەرهەمی ناوخۆی خۆمان کە بەرهەمێکی خۆماڵی بێ چۆنەوە ئایا ئەو کارگانی کە دادەنرێن تا چەندە هەلیکاریان بۆ گەنجانی خۆمان ڕەخساندووە کە ئێستا ڕوون و ئاشکرایە بە هەزاران دەرچووی دانەمەزرا و لە هەرێمی کوردستاندا هەن بەڵام بەداخەوە هێشتا هەندێک کۆمپانیا و کارگە هەن کە خەڵکی دەرەوە دادەمەزرێنن لە ناو کارگەکاندا با بزانین لەسەرم تەوەرەکەم ڕۆ میوانداری بەڕێوەبەری کارگەی کاشۆ بۆ بەرهەمێنانی زەیتی خۆماڵیمان کردو بەڕێز کاکسۆران بزانین ئەمان چیان کردووە تا چەندە بەرهەمەکانیان گرنگەوە تا چەندە هەلی کاریان ڕەخساندووە بۆ گەنجانی خۆمان کاکسۆران بەخێر بێت با سەرەتا لە گرنگی بەرهەمی ناوخۆیەوە دەست پێ بکەین دوای دەچینە ناو ڕەخساندنی هەلی کارەوە کارگەکەی ئێوە بەرهەمەکانی چین و تا چەندە با بڵێن گرنگن بۆی کە ئەم جۆرە بەرهەمە خۆماڵیەمان لە ناو بازاڕەکانی خۆماندا هەبێت ڕاستە سپاس ناکەم کارگەی ئێمە با بڵێن ئەو دوو کارگەمان هەیە کارگەیەکەوە زەیتی سروشتی بەرهەمێنین کە زیاتر لە 6 جۆر زەیتە دیارترینیان و پڕفرشترینیان زەیتی گوڵۆ ڕژەیە دوای ئەوە زەیتی زەیتون زەیتی گوێسهن زەیتی کونجی زەیتی ڕەشکە زەیتی عەلیبابا لە هەمان کاتە لە پاشماوەی کە حاڵی دروستکردن چکەمە بە پستانی سارد بەرهەمێنین پاشماوەی شێبێت لە پاشماوەکەشی جارێکی تر ساڵبوون و ئەو پاکەرانە بەرهەمێنین کە بەڕاستی سوودێکی زۆری هەیە و سروشتین و زۆر باشن ئەگەر هەل بڕەخسێت بەرهەمی ناوخۆیمان لەو ئاستەیە کە بتوانێت پشت بە وڵاتانی دیکە نەبەستین بۆ من لەو زەیتی کە ئێمە بەرهەمی دەین ئەو دەرفەتە هەیە کە لەرمی کوردستانە بتوانێت بازرگان هەلی بۆ بڕەخسێت کە بەرهەمی ناوخۆیی بەرهەم بێنێت بەڵێ بێگومانەوە هەلە هەیە ئەگەر تۆ دقت بی لە چەند ساڵێکی ڕابردووە تا ئێستا توان بڵم نزیکی 4 ساڵێکە بەعام ڕوانگەیەکی گشتی هەیەیان حەزێکی گشتی خەڵک هەیە بۆ ئەوەی کە ڕووبکاتە بەرهەمە ناوخۆیەکان لە بەرچەند هۆکارێک زۆرمان تاقی کردەوە بەرهەمە دەرەکیەکان بەڕاستی هەمی خاوەنی کوڵەتیی خراپ و ئەتوانم بڵم زۆر نەخۆشی و دەردی بەدوای خۆیان هێنا بەڵام بەرهەمە ناوخۆیەکان ڕاستەوخۆ لەژێر چاودێری لە کاتی دروستکردن لەژێر چاودێری وەزارەتی پیشەسازی وەزارەتی تەندروستیان زۆرتر ئاگادارن بە پێچەوانەوە بەرهەمە دەرەکیەکان ئەگەر تۆ سێری بکەیت تەنها ڕەچیت هەیەک نەبێ هیچی تر نابینی ئەسڵەن زۆر کارگەی بەناوبانگ هەیە کاتێک بەدوایە گەڕی سێژ بۆ کارگەکەی کارگەکە هەربوونی نییە بۆیە یعنی بیرێکی گشتی هەیە چۆنەڵی حەزێکی گشتی هەیە کە بەڕاستی خەڵکەوێت تمینان بێت دڵنیا بێت لەو بەرهەمانی کە بەکارێنێ بەڵێ بێگومان لە پاڵ ئەم حەزە کۆمەڵک بازرگان و کۆمەڵە خاوەن سەرمایش لێرە سەرمایە گوزاریان کردو کۆمەڵە کارگە بنیاد نراوە بەگشتی لە زۆر بوارە بۆ نمونە کارگەی کاشۆ ئێمە زەیتی سروشتی بەرهەمێنین لە هەمان کاتە پاکەرەوە بەرهەمێنین زۆر کارگەی تری ناسراوان لە دەوروبەری خۆمانە وەکو کارگەی ڕاستان وەکو کارگەی بەهار زۆر کارگەی تر بۆ نمونە دۆشاوی شارە زۆر یعنی ئەگەر دیقەت بیت لەمەوەی ئەم چەند ساڵی ڕابردووە تا ئێستا ئەم حەزە هەیە و خولیا هەیە و کە لە بە بڕای من فراوانتریش بێت سۆران کارگەی دۆشاوی شارە زۆر دۆشاو هێشتا تەماتە لە ئێرانەوە دێنێ بۆ نمونە ئێوە بەرهەمەکە لەکوێ دێنین گوڵە بە ڕۆژەیە یاخۆ ڕەشکەیە یاخۆ ئەوانی دیکە دیکە نەڕۆن ئەم بەرهەمەکانتان لەکوێت بۆ دێت ئایا لە ناوخۆی هەرێمی کوردستاندا جوتیارمان هێندە گوڵە بە ڕۆژە دەچێنێ کە بەشی بەرهەمی زەیتی خۆماڵی بکا بێنە تەسلیمی کارگەکەی ئەوەی بکەن باشە با ئێمە نقاتەکان بە شێوەیەکی گشتگیر سیرکەینەوە بە نقطەیەکی نا بە بڕای من هاوردەکردنی تەماتە لە ئێرانەوە نقطەیەکی لاواز نییە بەڵکو سەرەتایەکە بۆی ئەو کارگەی ئەو کۆمپانیایە کە هەیەی بۆ نمونە دۆشاوی شارە زۆر بۆی کە بتوانێت لێرە بەرهەمەکانی خۆی باشترکە فراوانکە و کارگەکەی سەر ڕێی خۆی بکە خۆ ناکرێت کارگەیەک 4 مانگیش کاو ساڵێ بوەستێ شتێکی عیبەنی و کەم و کوڕیژ نییە بەڵکو ئەگەر لە پلانیان هەیە من لە نزیکەوە ئایان ناسم لەگەڵ تەکەڵاو بۆ نمونە ئەوان بۆ باسەکەم لە پلانیان هەیە کە ساڵانی ئایندە لێرە کشتتوکاڵ و لە بواری تەماتایە بۆ نمونە پیشە سازەکە فراوانتری بکەن هەر وەک چۆن هەناردەکردنی نەوت بۆ خۆی عیبەنی و کەم و کوڕی نییە ئەگەر تۆ دیقەت بی چونکە هەر ئێمە نەوتەکە بەخاوی ئەنێرینە دەرەوە پاشماوە سەرنێ بۆمان جیاکەنەوە بۆمانە حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ هەیە بێت لەوەی کاو زەویە بە پیتەمان هەیە کە بەرهەمی خۆماڵیمان نیە بتوانێت بەرهەم بداتە کارگەکان بەڵام مەبەستێکم هەیە لە دنیای بەعام بەگشتی ئەگەر بۆ نمونە وڵاتی یابان یەکێکە لە پڕ بەکارهێنەرترین لە وڵاتانی کەوا لە ئاسن بەکارێنێ لە کاتێکا خۆی خاوەنی ئاسن نییە ئاسنی خاو هاورداکە با ئێمەوە بە نقطەیەکی زوعف نەبینین بەڵکو سەرەتایەکە ئێمە خۆمان وەکو جەنابەت فەرمووت بێگومان خاکمان هەیە زەویەکی فراوانمان هەیە ئەتوانم بڵم ئەو هەوای کوردستان زۆر لەبارە بۆ پیشەسازی کشتتوکاڵی بەڵام لەبەرەوەی کار و چۆنەڵی زەمینەسازی پێشتری لەسەر نەکراوە چێ وەکو حکوومەت چۆک و هاوڵاتی خۆی نی کردووە ئەمە بۆ خۆی وای هاتوو ئێمە دواکەوتین بەڵام ئەم دواکەوتنە نابێت ئێمە دەسەوساندا بنشین چونکە بۆ نمونە
کارگەی کاشوی خۆمت بۆ باس بکەم ئێمە گڵۆڤۆژە لە مانگەکە بە نزیکەی 250 تن سەرفەکەین لە ئێستاە کە پلانیش هەیە لە سەرەتای ساڵی دواتوە ڕۆژانە مانگانە 500 تن گڵۆڤۆژە سەرفکەین باشە هەموو سلێمانیت بۆ باسەکەم بە دەوروبەریەوە ساڵی 2007 طبعا ئێمە داتامان لە چەند سەرمایە گوزارێک وەرگرتووە 48 تن هینیان هێناوە ناوکە گڵۆڤۆژیان هێناوەتە کوردستان و باسی ناوکی گڵۆڤۆژەت بۆکەم گڵۆڤۆژە خۆینە چونکە ئەو گڵۆڤۆژەی ئێمەش کە بەکارهێنین وردیەکە جیاوازە لەم گڵۆڤۆژەیەکی ئێستا بەکارهێنرێت باشە من چی بکەم بۆ ئەوەی کە نزیکەی 300 تن گڵۆڤۆژەمەوە لە مانکە لە کاتێکە هەموو ساڵەکە 48 تن لەو جۆرە گڵۆڤۆژەیە هاتووە هەر ئەسڵ لە کوردستانە ناچێنرێ حالێ نەبڕی فەلاحەکان بڕوایان بەوە یعنی ئاسان قەناعەتیان بین من 48 تن چییە ینی چی لێ بکەم ئەو هەموو زەویەم فەلاحێک بەتەنیا ناتوانێت دابینی بکەم باشە کەواتە من وەکو خاوەنی کارگەی کاشۆ مەجبورم بە دوای سەرچاوایە بگەڕم بەڵام چ من چه هەموو خاوەن کارگەیەکی تر ئەومان بیر نەچێت تۆ کە لە دەرەوە هاوردێکی خۆ ئازایەتی نییە کۆستت زیاترە کڕی نەقڵت زۆرە سیارەیەکێم بۆ نمونە لە وڵاتی ماڵدۆڤەوە من ناوکی گڵۆڤۆژە هاورداکەم بۆ ئێرە هەر کرێی سیارەکەم بەتەنیا 3700 دۆلارە هی ئەو سیارەیەکە پێنم ئەی گۆمەرگەکەی ئەی لە کاتێکا لە ناوخۆ بێ هەر ئەوەنت بۆ بگەڕێتەوە بۆ خۆی بتەنیا بەسەوە کە بالفعلیش بۆ دەگەڕێتەوە بێگومان ئێمە پلانمان هەبووە شان بەشانی ئەو کارگانە باسی گرنگیان بەرهەمە ناوخۆیە بکەین کە قازانجی بۆ جوتیار دەبێت جاران دەشتی شارەزوور هەمی گوڵە بە ڕۆژە بوو ئێستا بە دەگمەن پاڵەیەک دەبینی گوڵە بە ڕۆژە بێت لە جوانیە داوەزین سێڵڤی و ڕسمی تیاگرین کەواتە بۆ نمونە مەبەستم تەنها خودی گوڵە بە ڕۆژە نییە چی بکرێت کە هەنی جوتیاران بدرێ و هانی خەڵک بدرێ خواستیان لەسەر بەرهەمی ناوخۆیی زەیتێکی پاک و خاوێن هەبێت لەوەی کە ئەو کاتە قازانجی بۆ جوتیار هەیە بۆ هەلی ڕۆساندنی هەلی کار هەیە چۆن هانی خەڵک بدەین باشە کارگەکان بەعام ینی بە پێویستیشی زەروری ئەزانن هەر هەمویان لە پێناوی پەژەوەندی خۆیان و بەژەوەندی گشتی بۆ نمونە کە ئەو بەرهەمە لەناو خۆیان بێت بۆ ئەوەش هەر هەمومان ئیشمان کردووە کارگەی ڕانسانت بە نمونە بۆ باسەکەم کۆمەڵە گرێبەستی لەگەڵ کۆمەڵک باخەوانە کردووە ئێمە خۆمان شامەشانی کارگەی ڕاستان لەگەڵ لەگەڵ گرێبەستیوانە کۆمەڵە گرێبەستمان کردووە لەگەڵ کۆمەڵک خاوەن باخی زەیتونە ئەوانش دڵخۆشن و پەرەی پێن لە دەشتی شارەزوور لەگەڵ کۆمەڵک خاوەن زەویە کە کونجی ئەڕوێن گرێبەستمان کردووە لە منتیقەی پشدەر و قەڵانزۆرانیە وەکو تێز ئیمساڵ داوای کۆمەڵک گڵۆڤۆژەمان کردووە و نمونەکەوتویەکەمان ناونێتێ بۆی بەرهەمەکە ئیمساڵ ببینین ئەگەر بزانین سەرکەوتووە و نوعی گڵۆڤۆژەکە چکە جیاوازە لەم گڵۆڤۆژەی وەردا بۆی بتوانین بەرهەمەکەمان فراوانکردین دۆشاوی شارەزوور بە نمونە بۆت باسەکەم کە من لە نزیکەوەمانە ناسم کە بۆ باسەکە ئەوانش بە هەمان شێوە خەریکین لەگەڵ کۆمەڵک جوتیارە بێتێکی زۆر ئەوواکن بۆی بەردەوام توان لە فەسەکانی تریش هەتەماتە بەرهەم بێنن کەواتە بەگشتی ئەمە هەیە لە پاڵەوەیە گەر بە هەتیان حکوومەتیش هاوکاری خەڵک بووە هاوکاری کردی تایبەت دوای بگومان شتەکە باشترە بوو هەڵبەتە کە ئەڵێن حکوومەت دوای ئەمە شتەکانی شتێکڵاو نەکەین لەوانەیە وەزارەتی پیشەسازی و ئەمانە کۆمەڵە خەڵکی ئەمەنە دڵسۆزی تیا ئەمەنە کادری پێشکەوتی تیا بڕوا بکە ینی جاری وایە باوەشمان پیاکەن ینی کە بینی و ینی من زەنامیتی ئەناسب دەستخۆشی باوەش ینی زۆری پێخۆش بکەوە میشاناکەین بەڵام لەسەرەوە لەسەر ئاستی حکوومەت تۆزە باڵاتەستەکان کێشانەی نا لە خوارەوە خەڵکەکان بە عەمد دڵسۆزیەکەی و چاوەڕێژەکرێ بەڕاستی حکوومەت یارمەتی ئەم کارتانە باتاک و بژانەوەیکی فراوان لە بواری ئابووریا بکەین و ئەوەنەش پشت بەڕاستی بە سەرچاوی داراییەوە نەبەستین کاکسۆرە زۆرجار دەوترێت هەنێک بەرپرز یا خوددانێک بازرگان دەیانەوێت ئەو بەرهەمی کە لە دەرەوە دەهێن بیفرۆشن زۆرجار دەبنە ڕێگر بۆ دروستنی کارگەکان لە هەرێمی کوردستاندا بۆی کە ئەو بەرهەمی کە بازرگانی پێوە دەکەنەوەی خۆیان بفرۆشێ ئێوە لە بنیادنانی ئەم کارگەی ئێوە شتی واتەمەدی کردووە کە ڕێگریەکە بێت بۆ بنیادنانی کارگەکان من حەزم لە قسەی واقعە حەزم لە من ئینسانێکی سالمم سیاسی نیم پێش ئەوەی کە ئەم دوو کارگەی دامەزرێنم لە ساڵی 2008 من کۆمپانیای کاشۆم هەیە لە معاملەکانی چیمەنتۆی بازیان و لە تانسۆجە و دواتر لە سەما و دواتر لە کەربەلا و ئیشم هەیە و بزنس دەکەم و سیانی کارگەکانەکەمان و ئەم قسەیم لە ئەوڵی ساڵەوە گوێ بووە تا ئێستا تا ئاخری ساڵش شتی وە بۆ شێوەیە زەقە نییە بەڵام ئێمە وەکو سەرمایه‌گوزاری کاتێک وەکو خاوەن سەرمایە کاتێک سەرمایه‌گوزاریەکی کێشەت بۆ دروستە بێ نەک کێشەت بۆ دروستکەن نەکەوەی بۆ نمونە مەسئولێک بە بڵێ مەیکە شتی وانە لە دنیای مەسئولێک بە ڕێکەوە پێ بگرێ شتی وانە بەو شێوەیە و بەم نقطەیە بەڵکو چی هەیە بۆ نمونە کاتێک من زەیتێک دروست دەکەم کاتێک کارگەی عەربەت زەیتێک دروست دەکا ئەیهێنی بەراوردێکی بە بازار لەبەرەوەی بۆ نمونە لە سین و لە تورکیا و لە ئێران و مشکلی درا و تمەن و یان ئەو کارگانە لە پێشەوە کاتێک هاوردەیەکی بۆ ئێرە سێرەی منافسی سیار تۆ بە ئاسانی ناتوانانی ڕوبەڕویان بیتەوە یان دۆشاوی شارەزوورە بە نمونە بۆ باس بکەم یعنی بە 14 دلار ئەیفرۆشت کارتۆنە ئێستا مەجبورە بە 11 دلار بیفرۆشێت ئێشتا هەر دەرەقەتی دۆشاوی ئێرانی نایە کە تمەنە لە کاتێکە ئەوان کوالەتێکیشیان زۆر خراپ و قەت بەراورد ناکرێت بەم کوالەتی ئێرە لەبەرەوەی تۆ ئەو بەس شتێکت بۆ ئەکاتە ناو قوتوێکەوە ئەیهێنیت و هیچ ڕەچیتێک نەبێ هیچی تر نابینی هەمیشە کە باز لە کارگەی یاخود بەرهەمی ناوخۆی کشت و کاڵ دەکرێت باز لە شارەزوور دەکرێت
ئێوە پێتان وایە کە دەشتی شارە زۆر ئەگە گرنگی پێ بدرێت دەتوانێت زۆرێک لە بەرهەمە ناخۆیەکان بەرهەم بێنێت و پشت بێگومان دەشتی شارە زۆر یەکێکە بە تەنیادا نییە بۆ نمونە ئێمە پشتریشمان هەیە زۆر منطقە ترمانی لە کوردستان بێگومان پانتایکی زۆر هەیە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت لە بواری کوشت و کاڵا کاری تیا بکە و کە حکوومەت پێویستە من زانیاریەکەم لەسەر بۆ نمونە وڵاتی ماڵدۆف خوێندەوە ساڵانە داهاتی وڵات 6 ملیار دلار 6 ملیار ئیرۆی عفو بەس بە بەرهەمی گڵۆبڕژە بە تەنها بە بەرهەمی گڵۆبڕژە یعنی با ئێمە ئەوە بەکەم نەزانین تو هەموو کوردستانی تۆ بە عێراقشتەوە ساڵانە 6 ملیار دلار 7 ملیار دلاری هەیە بۆ قتاعینەوە بەڵام ئەگەر لە پاڵ ئەوەش ئێمە هەوڵ بین ڕاستی لەسەر ئاستی ئەم باسیێنمی کوردستانەکەین کە معنین پێی هەوڵ بین ئەو کە کەرتانە ببژینەوە بێگومان هەمومان سوود مەدەمیلی ئێوە لەوێ نمونەتان هێناوە کە پێشکەشی جوتیارەکانی بەڵێ بێگومان ئێمە ئیشمان ئەوەیە یعنی ئیش ئەکەین و پلانمان هەیە بۆ چونکە ئەو کارێکە بێ بیکەین کۆسکەمە بێتەوە بەڕاستی لە زۆرەوە زۆر باش سۆران جیاوازی نێوان بەرهەمەکانی ئێوە کە ناوی دەنین زەیتی خۆماڵی لەگەڵەوە بەرهەمەی کە ئێستا لە بازارەوە لە دەرەوە هاوردە دەکرێت چۆن هاوڵاتیان تێدەگەن کە جیاوازیەکەی لە ڕووی تەندروستیەوە زۆرەوە بەڵام لە نرخە ڕەنگە نەتوانن لەو نرخە ئەرزانتر بیفرۆشن چی بکەن لەوەی کە لە بازار جێگەی خۆتان بکەنەوە فرسادێکی تەواوە جوانە ئێمە وەکو کارگەی کاشۆ شەبکەیەکی سۆشیال میدیامان هەیە کە پێکاتوە لە فیسبوک و ئینستاگرام و یوتیوب و پشتانی کە هەیە لە هەمان کاتا ڕێکاری میدیاییشمان گرتوتە بەر هەتا بتوانین هاوڵاتیان بەگشتی ڕۆشن بێکەنەوە ئێمە چی ئەکەین خەریکی چین بۆچی تۆ پێویستە ئەم کارە بکەین زەید بە نمونە باسکەین بەعام زەید بە دوو جۆر بەرهەمێنێ ڕێگەی پەستانی سارد کە تەندروستترین ڕێگە لەگەڵ ڕێگەیە کە پێی ئەوترێ زەیتی بە هایدرۆجین کراوە ئەگەر لە یوتیوب وانەیە بەدوای بگەڕی بنووسی زیوت المهدرجە یعنی بە ئاسانی ئەبینیت کە چییە خۆی ئەو زەیتە لە عالەمە کە زیوتی بە هایدرۆجین کراوە بەرەو قەدەغەکردن ئەڕوا بەرەو ئەوە ئەڕوا کە نەمێنێت لە کۆتایی ساڵی 2024 لە ئێستاشدا لە چەند وڵاتی وەکو کەنەدا و دانیمارک ئیسپانیا ئەردون ئەمانە قەدەغە کراوە بۆ لە بەرەوەی ئەم زەیتە بەڕاستی زەیتێکی بکوژە زەیتێکە هێواش ئەو کوژێت چۆن ئەم زەیتە کاتێک بەرهەمە هێرێ بە پلەی گەرمی 400 پلە گەرمەکرێت دوای ئەوە گازی هایدرۆجینی شلەکرێت شلی تێکرێت بۆی قەبارەکەی چەند بەرامبەر بکرێتەوە و هەروەها بەرگەی زۆری ماوەی بەسەرچوون بکرێت بۆ نمونە زەیتێک لە ڕۆژەی بەرهەمێرە تاگاتە دەستی هاوڵاتی لانی کەم عمری 3 ساڵە لانی کەم لەبەرەوەی ئەمبارە و خەزنەوە تەنانەت بە تەنکەرە گوازێتەوە لە بینی شارەکانە یان بۆ نمونە بە باخیرە ئەو زەیتە ئەکرێتە ناو باخیرە و بە باخیرە دواتر بە تەنکەر و یعنی عەمەلێکە زۆر فەزیع بۆ خواردن ئەسڵەن شیاو نییە یعنی بۆ هەموو شتێک بەس بۆ خواردن نابێت باشە ئەمە زەیتێکە کە زۆر هەرزانەکەوێت زەیتێکی ترەیە کە بە شێوازی پەستانی سارد بەرهەمێنێت ئەگەر بە جوانترین شێوە کە ئێمە لە کارگەکەی خۆمان ناوماناوە ڕێگەی AB ینی بە دوو ڕێگا بە خۆتۆ چکە نابێ زۆر بهێڵیت ئەو زەیتە هەوا بەری بکەوێت ئەتوانێت ئەگەر لە پلاستیکا بێ پلاستیکی تەندروست کە بۆ خواردن شیاوەتی هەڵبگیرە ساڵێک و 6 مانگ بەرگاگرێ ئەگەر بێت و لە شوشای بێ ئەتوانی 2 ساڵ تا 2 ساڵ و 6 مانگ ئەم زەیتە بەبێوی هیچ خراپ بەبێ بەرگە بگرێت بەڵام ئەم زەیتی ئێمە بۆ چێ نابێت بۆ ئەوانە نابێت کە شیرینی دروستەکەن و ئەیفرۆشن و ئەخێنێک کێکەوە لە بەرەوەی زۆر بەرهەواکەوتنی پێوەیە بۆ مەطعمانە نابێت کە چەند جارێک ئانەوە خواردنەکانیان پێسوورکەنەوە لە بەرەوەی زەیتی ئێمە زەیتێکی سروشتیە مادەی ئۆرگانیک و زیندوی تایە کاتێک بەرگی چەند جارێک گەرمەکرێت بۆ سەر و 200 پلەی سەدی زەیتەکە ئەسووتێ باش ئێمە بەگشتی ئێستا ئەگەر مەفهومێکمان نابێت دوو جۆر زەیت هەیە زەیتی پەستانی سارد کە تەندروستین ڕێگەیە لەگەڵ زەیتی بە هایدرۆجین کراوە بەعام زەیتی پەستانی سارد گرانترە لە هەموو دنیاە نەکە لە عێراق نەکە لە هەرێمی کوردستان لە هەموو دنیا گرانترە لە زەیتە بە هایدرۆجین کراوەکان و لە هەموو وڵاتێکیشا هەیە تۆ بچیتە ئێرانیش هەیە لە تورکیا هەیە لە ئەمریکا لە بەرتان بچیتە هەر وڵاتێک ئەم زەیتانە ئەبینی بەڵام خۆشبەختانە کارگەی کاشۆ بەڕێکارێکی ژیرانە ئێمە کار ئەەکەین کە بتوانین کەمترین کۆست بکەوێ ئەتوانین بە هەرزانترین نرخ بیفرۆشین نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان ینی لەسەر باش ئێمە با بڵین کەمترین ڕەبەحمان لە بەرچاوگرتووە کەمترین دەستی کار هەوڵین ینی بە شێوازێک بێ بۆی کۆستەکان کەم نەبێ ینی ڕێکارێکمان گرتووە دەست خۆمان بڵاویەکەین و کۆمپانیای دابەشکارەکەی خۆمان بەرهەمێنین شتەکانمان وا کردووە کە سوودێکی زۆر کەم هەوڵ بین بەت لە تەواوی پێکادەکە ئیسفادە بکەین هەموو زەیتێک کە بەرهەمی هێنیت 1 لیتر زەیت پێویستە بە 2 کیلۆ گڵۆڤڕۆژە هەیە ئەم 2 کیلۆ گڵۆڤڕۆژەیە 1 لیتر زەیتی لێ بەرهەمێنێرە لە هەمان کاتیشان نزیکی 400 گرام بە هەردووکیان بە هەردوو کیلۆکە 800 گرام پاشماوەشتە بێ پاشماوەکە بەجێ ئەفرۆشینەوە خۆمان لەگەڵ ینی با بڵێ هەر بزنسەکەی خۆمانە تێکەڵاوین لەگەڵ کاک حامیدوانە شەریکایەتیمان هەیە کە پاشماوەکانی بەوان ئەفرۆشین و هەر بۆ خۆمان جایەکتر بەگەڕین
بۆ کردگەڵ پاڵەوەرەکان علەفی لێ دروستەکەین جارێکتر ئیسفادە لەوە ئەەکەینەوە کە بەڕاستی هەندێک مواد دەکڕین تەنی $350 پێین و بەقی ئەمی خۆشمان باشنی ئەمە لەلایەکە ئەمە ئیسفادەمان لێ کردەوە لەلایەکی تریشۆ بەشێکی تری پاشماوەکەی کە پێڵەن خەڵتەی نیشت و ئێمە بەکاری ئەهێنینەوە سابوون ئۆشتانی لێ دروستەکەین ئەمانە هەمی وای کردووە کۆست کەم بکەوێت لەسەر ئێمە بەم شێوەیە ئێمە یەک دەبەزیت کە بەشی 4 ڕۆژەکات دەبێت کە 900 میلیمە بەشی 4 ڕۆژی خێزانێکەکە بە 3000 دینار 3250 دینار کابرایکرا کارتۆنێک زەیتی کاشۆ کە تەواو تەندروستە لە تاقیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە کە ژیگاریمان بۆ کردو خەڵکی خوا زەیتێکە کە هەمووی مادی زیندوو پێکاتی و خەڵک بیخوا ئیسفادەی لێکە ئەیکڕێدیە کارتۆن بە 29000 دینارە کە دابشکی بەسەر ڕۆژانەی خێزانەکە ڕۆژی 1000 دینارەکە کە ئێمە ئەوزانم ڕۆژانە 1000-2000 دینارین بە مناڵەکەمان هەر ناشان چی لێکن تۆ لە کاتێکە بەم شێوەیە و زەیتە ئەکڕی زیتێکی تەواو سروشتی پێشکەشی خانەوادەکە دەکەی کۆستەکەی زۆر معقولە کاک سۆرە باز لە ڕخسانی هەلی کار بکەین لەو کارگەی ئێوە تا چەند گرنگیتان یاوە بۆی کە بیانی نێن لە ناو کارگەکەتانەوە و کەسانی خۆمان لە هەرێمی کوردستان دابمەزرێن و هەلی کاریان بۆ بڕخسێن بەڵێ بۆ مۆزوعی بیانی سپاس بەخۆی گەورە ئێمە 100% نەفرەکانی کە لەگەڵمانن هاوکارەکانمان هەمومان خەڵکی کوردستانین لە کەرکووک و سلێمانی و هەولێر و کەلار و هەڵبجۆمی ئەم خەڵکی ئەم منتیقانن طبعا ئێمە وەکو کارگەی کاشۆ دوو کارگەین کە منتیقەکەمان لە ڕاپەڕینە لە هەمان کاتا 4 بنکەی فرۆشتنمان هەیە لە کەلار لە ناو سلێمانی کێیەکی جیاواز لە هەمان کاتا لە کەرکووک لە هەولێر لە هەمان کاتە تۆزیەکەین ئەگەر باسی هەلی کار بکەی زۆر جیاوازە کە تۆ کاتێک لێرە بەرهەمێکی ناوخۆت هەبێت لەگەڵ ئەوەی کە بەرهەمێک لە دەرەوە هاوردە بکەیت چۆن جیاوازەکەی چیە بۆ نمونە کاتێک کە تۆ دانەوێڵە ئەهێنیت هەر لە جوتیارەکەەوە ئیسفادەی لێکات هەر لە سایقگۆکە بۆ دەگوازێتەوە هەتا ئینتە ناو کارگە ئەو کرێکارانی کە دای ئەگرن دوای ئەو کارمەندانی کە لەناوە ئیشەکەن دوای ئەوە ئەیکی بەزیت و ئەی پێچی تۆ بن نەقلێکی بیبێ بۆ ئەمبارەکانت دوای ئەوە بە سیارە بڵاوی کەرەوە دوای ئەوە تۆزەیەکە ئەگەر ئەمانەت کۆبکەیتەوە ئێمە بەس کارمەندەکانی ناو کارگەمان 64 کارمەندە نزیکی 48 کارمەندمان هەیە بە هینەکانەوە بە نقطەکانی دابشکردنەوە لە هەمان کاتە بە بنکەکانی فرۆشتنەوە کە ئێمە زەیتی تێ ئافرۆشین بەڵێ ئەمە 100 کارمەند لە دوو کارگەی بچوشی وەکو کارگەی کاشوە کە تا ڕادێ کارگەیەکی مامناوەندە لە چاو کارەکە 100 کارمەند ڕاستەوخۆ ئیسفادەی لێکەن من بەبێ ئەوی بەنا ڕاستەوخۆ مارکێت و نەقڵکردن و ئەمانش خەڵک ئیسفادەی لێکە بێگومان فەرقی زۆرە سێری کاکە تۆ شتێکی توجارت کڕی لە دەرەوەی وڵات کاتێک بۆ نمونە دەبێ زەی دەکڕی لە دەرەوەی وڵات کات ئەو وڵاتە کە زۆربیان ناحەزی میلەتەکانی خۆشمان ئیسفادەی لێکەن کارمەندانی ئەو خەڵکە ئیسفادەی لێکە ئەو وڵاتە لێوێ ئیسفادەی لێکە لە کاتێکە ئێمە لێرە شەوە دانیشتین باسی ئەوواکەین کە چۆن ئێمە دڵسۆزی وڵاتی خۆمان بین و چۆن ئابووری بۆ بژینەوە بۆ تەواوکردنی قسەکە ئەمە شتێک بڵم ئەگەر ئێمە وەکو حکوومەت وای دابنین ئێمە هەتیون و بێ باوکین با وای دابنین باسی حکوومەت نەکەین لەو بارەی ماڵی هەتیون بێ باوکین ئێمە تاکێکی کوردت خۆی ئەتوانێت دەوری هەبێت لە بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان ئەبێ ئێمە ئەو کاتی ئەچینە سوپەرمارکێتێکەوە ئەبێ لە خۆمان بپرسین من چی ئەکڕم بۆچی ئەیکڕم بۆچی ئەمێ یارمەتی بم کاتێ من بەدوای ئەوە ئەگەڕم کوڕەکەم تەخەڕوجی کردو دای مەزرێنم کچەکەم بە هەماشەوە براکەم هاوکاریکی بکەم ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ خۆمە بێ لێو نقطەیەوە دەست پێ بکەم چکە بەو شێوەیە تۆ ئەتوانین دەستی کار دروستکەی بەو شێوەیە ئەتوانی هەلی کار دروستکەی ئەمە کورتۆ پختیمەوە کاک سۆران قەیرانی دارایی هیچ گرفتێکی بۆ کارێکی ئێوە دروست کردووە یاخود نا و ئایا لە ماوەی کە قەیرانی دارایی سریالدا زۆری لە کارگە بچووکەکان فەشەلیانێنەوە داخران یاخود با بڵێم لەم بارودۆخی کە ئێستا ئەمەیتیان ئاسانە بازرگانێک کارگەیەک دابنێ بزنس بکە بەڵام بە مەرجێک هەلی کارەکەی با خۆماڵی بێ با بەرامەکە شێر خۆماڵی بێت ئەگەر ئێمە وای دابنین وەکو ئەوەی کە کێشە دروست بە لە ماوەی داهاتووە بەهۆی ئەوەی کە ئابووری هەرێمی کوردستان بەگشتی تووشی قەیران بووە بێگومان بەگشتی هەمومان تووشی کەمەکۆڕی بووین تووشی لاوازی بووین بەڵام ڕەبڕۆی من چۆن هەر تاکێک دواتر هەر خێزانێک دواتر پێویستە هەر کارگەیەک هەر شەریکێک جا بچووک بیان گەورە بە پلانی خۆی هەبێ بێگومان ئەگەر تۆ لە خۆتەوە سێرکی ئەو کاتی کە قەیرانی دارایی نەبوو هەمان ئەو بڕەپارەی خرج ناک کە ئێستا خەشتەکە و کاتە زیاترت خەش دەکرد حسابێکی ترت هەبوو ئەمە ئەگەر بۆ تاک وابێ بۆ خێزان ئەولاترە دوای ئەوە بۆ کارگە ئەولاتریشە حسابی خۆی بکە چۆن کۆسردێکشن ینی چۆن خرجەکان کەمەکاتەوە چۆن وا ئەکات بەڕاستی خۆی بهێڵێتەوە لەگەڵ ئەو بارودۆخ زروفە ئەوە کەوتۆ سەر ئەو تاکە و سەر ئەو بەڕێوەبەرانی کەوا ئیشەکان لەو بارەیە بێگومان وەکو قەیران دەوری هەبووە خراپتریش لەوەی کە دەوری هەبووە ئێمە حکوومەتێک نییە با بڵێن هاوکاریت کات دەست بگرێت یان ڕێنمایی بکەین ئەسڵ موچەکانی خەڵکەکەی خۆی پێ نادرێ تاکو بتوانێت یارمەتی تۆ بە بۆ ئەبێ هەموو خاوەن کارگەیەک زۆر بە پلانی ورترەوە خۆی ئامادە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانەدانیان تا تێپەڕێنێت لەم کاتیا بازرگان ئەتوانێت کارگە دابنێت چکە زۆر جار دەڵێن قەیرانی دارەیە نایانەوێت
پارەکانیان لێرە بخەنە ناوە بەریان سەریکەن برایان لە هەموو مۆزوعەکە ئیجابی هەیە سلبی هەیە لە هەموو نقطەیەەکە قەیرانی دارایی کۆمەڵک سلبیە بۆ خاوەنکار یان بۆ خاوەنکارگە بۆ ئەوی کە نەتوانێت بەڕاستیان بترسێت لەوەی کە سەرمایه‌گوزاری بکات لە دروستکردنی کارگەکە بەڵام هەر قەیرانی داراییش بۆ خۆی نقطەیەکی ئیجابیە بۆ هەندێک کەسی ژیر کە لەو کاتەیە بە ئاسانتر شتت دەسەکەوێت بە ئاسانتر زەویت دەسەکەوێت بە ئاسانتر بۆت بۆنیان دەدرێت هیچ کات نەتاخیر بوویت هیچ کات نەک کاتی قەیرانە بۆ خاوەن بزنس ئەبێت بە فرسەتی بزانێ هەموو کات. فەتمان نمەوە لە یەک خولەکەدا ئەگەر بە هاوڵاتیان یا بە بینەران بڵێ کارگەی کاشۆ چییە؟ بەڵێ کارگەی کاشۆ لە هەرێمی کوردستان و عێراق مای شانازی کوردستانە بە بڕای من لەبەرەوەی تاکە کارگەیەکە لەسەر ئاستی کوردستان کەوازیت بە شێوازی پەستانی سارد بەرهەمێنێ کارگەیەکی خۆماڵی تەواو سروشتیە. زۆر سپاس بۆ بەڕێز سۆران جەمال بەڕێوەبەری کارگەی کاشۆ بۆ بەرهەمهێنانی زەیتی خۆماڵی سپاسکردنی بەرنامەکەم بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین.
ئەمڕۆ یاداشتی 23 پەرلەمانتارەکە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت و سەرۆکی حکوومەتیش دەیەوێت لەژێر فشارێ و یاداشتدا دەرچێت و خۆی داوای کردووە بچێتە پەرلەمان. یاداشتی 23 پەرلەمانتارەکە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت کاردانەوەی توندی مەسرور بارزانی لێکەوتوێتەوە پێی قبول ناکرێت بە یاداشتی پرساندن بچێتە پەرلەمان و لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت لەسەر قەیرانی دارایی و لێبڕینی موچەی موچەخۆران، بەڵکو دەیەوێت پێش یاداشتی ئەو پەرلەمانتارانە خۆی بچێتە پەرلەمان کەو کات بەپێی پێڕەوی ناوخۆ هیچ پەرلەمانتارێک بۆی نییە پرسیاری لێ بکات و سەرۆکی حکوومەت تەنها ڕوونکردنەوە دەدات. بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان هەر کات سەرۆکی حکوومەت خۆی داوای ئامادەبوونیدا کۆبوونەوەیەکی پەرلەمان کرد ئەو کات پەرلەمانتاران بۆیان نییە پرسیار ئاڕاستی سەرۆکی حکوومەت بکەن، بەڵکو سەرۆکی حکوومەت تەنها ڕوونکردنەوە دەدات کەوەش مەبەستی دەرچوونە لەو پرساندەی کە 23 پەرلەمانتارەکە دەیانەوێت لێپرسینەوە لەسەر بڕینی نایاسایی قوتی خەڵکو و موچەخۆران لە مەسرور بارزانی و جێگرەکەی و وەزیری دارایی بکەن. 15 پەرلەمانتاری کورد لە بەغدا پشتیوانی خۆیان بۆ داواکاری مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگاکانی هەرێمی کوردستان دووپات کردەوە. لە ڕاگەندراوێکدا ئەو پەرلەمانتارە ناوەکانیان بڵاو کراوەتەوە تێدا پشتیوانیان بۆ داواکاری مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم و ناڕەزایەتیەکانیان دەربڕیوە. جەختیشان کردوێتەوە ئەوان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق پشتیوانی داواکاری مامۆستایان و فەرمانبەران و ناڕەزایەتیەکانیان دەکەن. داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن دەست هەڵگرێت لە سیاسەتی چەوسانەوەی فەرمانبەران و بڕینی موچەکانیان و مانگانە و لە کاتی خۆیدا موچەکانیان دابین بکات. هاوکات هیچ پەرلەمانتارێکی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی لە پەرلەمانی عراق یاداشتی پشتیوانیەکەیان ئیمزا نەکردووە. ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرجەم گروپەکانی ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران و خۆپیشاندانی بەرفراوان لە سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە ساز دەکەن. چوار تۆمەتباری سەرەکی کوشتنی گەنجەکەی هەولێر دەستگیر کرا. لە ڕاگەندراوێکدا بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ڕایگەیاند لەسەر ڕووداوەکەی شەوی ڕابردوویەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر کاتێدا گەنجێک کوژرا بە کەمتر لە 10 کاتژمێر بکوژانی سەرەکی کە چوار تۆمەتبار بوون دەستگیر کران و ڕادستی یاسا کران. پۆلیسی هەولێر هیچ وردەکاریەکی دیکەی لەسەر دەستگیرکردنی ئەو کەسانە و ڕووداوەکە باس نەکردووە، تەنها دەڵێت لێکۆڵینەوە بەردەوامە و ڕێگە بە هیچ کەس نادەن ئارامی هەولێر تێک بدات. لە چەند شەوی ڕابردوودا لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر چەند کەسێک کە بە شوێن کۆتێکدا دەگەڕێن هەڵدەکوتنە سەر ماڵێک و لە پاش دەمەقاڵیان ئەو گەنجانە دەگەڕێنەوە سەرەوە ماڵە و گەنجێک بە ناوی بارزان حوسێن دەکوژن کە تەمەنی 24 ساڵە و چەند مانگێکە هاوسەرگیری کردووە. بڕیار ئەمڕۆ سوپاسسالاری ئێران بە سەردانێکی فەرمی بگاتە عراق. کەناڵی فەرمی ئێرانی بڵاوی کردەوە ئەمڕۆ محەممەد باقری سوپاسسالاری ئێران سەردانی بەغدا دەکات و بڕیارە لەگەڵ وەزیری بەرگری عراق کۆ ببێتەوە. ڕوونیشی کردووەتەوە کە هەریکاری ئەمنی و سەربازی نێوان بەغدا و تاران و دۆسیەی کوژرانی قاسم سولەیمانیەوە بوو مەهدی موهەندس و هاوڕێکانیان ئەجەندای سەردانی سوپاسسالاری ئێران دەبن. سەردانەکە هاوکاتە لەگەڵ زیادبوونی هێرشەکانی سەرامانجا سەربازیەکانی ئەمریکا هاوپەیمانان لە عراق کە گومان دەکرێت لەلایەن میلیشیا شیعەکانی سەر بە ئێرانەوە ئەنجام بدرێن. حکوومەتی یۆنان وەک وەڵامێک بۆ بڵاوکردنەوەی هێزەکانی تورکیا لە کەناراوەکانی دەریای سپی ناوەڕاست دەستیان بە جوڵاندنی هێزی سەربازی کرد. کەناڵی عەرەبیە بڵاوی کردەوە کە لە هەنگاوێکی یەکلاکەرەوەدا بۆ پەربەرجدانەوەی دەستدرێژەکانی تورکیا بۆ سەراوەکانی دەریای سپی ناوەڕاست. حکوومەتی یۆنان دەستی بە جموجۆڵی سەربازی نوێ کردووە و هێزی هێناوەتە دوورگەکانی نزیک لە کەناراوەکانی دەریای ئیجا نێوان وڵاتەکەی و تورکیا. حکوومەتی یۆنان جەختی کردوێتەوە کە بە هیچ جۆرێک هێزەکانی ناکشێنێتەوە تا سەرەتا تورکیا هێزەکانی دوور نەخاتەوە. بەهۆی پرۆسەی گەڕان بە دوای سەرچاوەکانی وزە لەلایەن تورکیا و لاوەکانی دەریای سپی ناوەڕاست گرژی واڵۆزی کەوتوۆتە نێوان ئەسینا و ئەنقەرە و ئەوە ژوا دەکات کە هەوڵی وڵاتانی ئەوروپا بۆ هێورکردنەوەی دۆخەکە هیچ کەڵکێکی نەبێت. بنکەیەکی سەرەکی کۆمپانیای هواوی لە چین ئاگری لێکەوتەوە و تەواوی پێداویستیەکانی ناویشی سووتا. ڕۆژنامەیەکی چینی لە هەواڵێکدا ئاشکرای کرد تاقیگەی توێژینەوەی فرۆشتنی پێداویستیە پەیوەندیەکانی کۆمپانیای هواوی تەکنۆلۆژیا لە شاری دۆنگدان کە دەکەوێتە باکووری وڵات گڕی گرتووە و سەرجەم باڵەخانەکە بە تەواوەتی لەگەڵ پێداویستەکانی ناویدا سووتاون. لەو بارەی ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کرد کە لەو ڕووداوەدا سێ کارمەندی کۆمپانیای هواوی گیانیان لەدەستدا و تا ئێستاش هۆکاری ئاگرکەوتنەوەکە نەزانراوە.
بەپی زانیاریەکان باڵەخانەکەی شاری دونگدان کە بە تەواوی سوتاوە تایبەتە بە تاقیکردنەوە لەسەر تۆڕی 5G و کۆکردنەوەی کەلوپەلانەی یەدەکەکان تایبەت بە تۆڕەکە کە لقێکی سەر بە بارەگای سەرەکی لە شێنژەنە. بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕی درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. دوبارە سڵاتان لە ببینەرانی عزیز بڕیارە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی و دەوروبەری خۆپشاندان لەلایەن مامۆستایان و چین و توێژەکانی فەرمانبەرانەوە ئەنجام بدرێت وە مامۆستایان باز لەوە دەکەن کە ئێستا لە مانگی نۆدان تەنها سێ موچیان وەرگرتووە واز لەوە دەکەن کە پرۆسەی خوێندن بە شێوازی ئۆنلاین ڕەت دەکەنەوە و بەشێکی زۆر لە فەرمانبەرانی دیکە پشتگیری مامۆستایان دەکەن بۆی کە داواکارەکانە جێبەجێ بکرێت وە خۆپشاندان لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و چەند ناوچەیەکی دیکە ئەنجام دەدرێت بۆ زانیاری زیاتر سەرتا دەچینە پارێزگای سلێمانی بۆ لای ڕامیار عوسمان پەیامنێرمان ڕامیا سڵاوی خوارد لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین خۆپشاندانەکان لێ دەستی پێ کردووە نەباچی بەسەربەرزیە نەباچی بەدات پەروەریە بەڵێدانی ئەسڵاوی خواتان لێبێت ئێمە ئێستا لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی نزیکەی نیو کاتژمێرێک دەبێت خۆپشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی دەستی پێ کردووە و لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە مامۆستایان هاتوونەتە بەردەم پەروەردەی ڕۆژاوا و کۆمەڵێ و تافیان بەدەستەوەیەکە داوای مافەکانیان لە حکومەتی هەرێمی کوردستانەکە و لە ئێستادا بەشێک لە شەقامی بەردەم شەقامی ستالمیان گرتووە تا شەقامی بەردەم پەروەردەی ڕۆژاوا و داوا لە مامۆستایان و چین و توێژەکانی دیکەشەکان بێنە نێو خۆپشاندانەکان بۆی کە ئەوانیش دەنگی ناڕەزایی خۆیان بخەنە پاڵ دەنگی ناڕەزایی ئەو مامۆستایانەی دیکە کە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوان یانی داوای مافەکانیان لە حکومەتی هەرێمی کوردستانەکەن دەچمە بەشێک لە مامۆستایان مامۆستا سادق ئەگەر بیت ئێرە بەشێک لەو داواکاریانەی کە ئەمڕۆ ئێوە هەتانە بەشێک لە داواکاریەکانی خۆتان ئەگەر بخەنە ڕوو ئەمڕۆ داوای چیەکەم بە دیاریکراوی و بەیاننامەتانە بێ هەڵوێستی ئەمڕۆی مامۆستایان چی دەبێت؟ سڵاوتان لێبێ سڵاو لە سەرجەم هاوڵاتیانی خۆراگەر لە خۆپیشاندنان لە مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیانی بە هاوێست ئێمە ئەمڕۆ بەیاننامەی فەرمیمانە بێ لە کۆتایی خۆپیشاندانەکە بەیاننامەکە دەخوێنرێتەوە خانی یەکەم ئەوەیە کە ئێمە سەرلەبەری سیستمی بەناو ئۆنلاین ڕەت دەکەینەوە و داواکەین سەرجەم مامۆستایان لەلایەن خۆیانەوە خانەوادەکان ئەم سیستمە ڕەتکەنەوە کۆمەڵی داواکاری تر لەوانە کە موچە بێ 30 ڕۆژ جارێک بێ پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە بە هەموو شێوەیە کە شیاوی نەشیاوە هەڵەشێتەوە حکومەت گوێبدا بە داخوازی و مافەکانی مامۆستایان و سەرجەم چین و توێژ و فەرمانبەران. ئەمڕۆ بەیاننامەتان دەبێ یان هەڵوێستی مامۆستایان چی دەبێ بە دیاریکراوی بۆ ڕۆژانی ئایندا؟ لە بەیاننامەکە هەموو خاڵەکان ڕوونەکرێتەوە لە کۆتایی خۆپیشاندانە بەیاننامە دەخوێنرێتەوە هەموو داخوازی و خواستەکانمان لەو بەیاننامە دەخینە ڕوو. مامۆستا ئەگەر جەنابەت پێمان بڵێ بە دیاریکراوی ئەمڕۆ ئێوە پێیامتان چییە بۆ دەسەڵات بەشێک لە ئەو تافانەی کە هەیە دژ بە لێبڕینی موچە و موچەکانتانە زیاتر جگەل لەوە داواکاری ترتان هەیە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ وەکو لە پێشتری شارڕامانگەیان لە هەفتەی پێشواکەوە لە 27 مانگە لەسەر شەقامەکان زەنگی بایکۆتی خوێندن ڕاگەێنین ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەناو لای ئەوان لای دەسەڵات یەکەم ڕۆژی کردنەوەی قوتابخانەکانە بەڵام ئێمە وەکو مامۆستایان و موچەخۆران و مافراوان بەردەوامە بین لە خۆپیشاندان پێیان ئەڵێن کەوا ناچینەوە هۆڵەکانی خوێندنەوە لە ئێستەوە بەردەوام بین هەتاکو داواکردنی مافەکانمان لە ئێستایە مافی ئەنوکەیمان موچەیە بەڕاستی لە ئێستایە موچەیە دوو داواکاری سەرەکیمانەیە موچەسی ڕۆژارێک و بێ لێبڕین ئەم لێبڕینە کۆتایی پێبێنرێت. بەشێک لە مامۆستایان وەکو ئەمەژیان پێکرد یعنی ئەمڕۆ داواکاریەکانیان زیاتر ئەوەیە کە ئەو لێبڕینەی کە حکومەتی هەرێمی کوردستان بە زۆرم لێ سەپاندوێتی بەسەریان وەکو خۆیان ئاماژەی پێەکەن بۆیان بگەڕێنێتەوە هەروەها یەکێکی دیکە لە داواکاریەکانیان پێدانی موچەیە 30 ڕۆژارێک لە کاتی خۆیان ئەوان دەڵێن بە هیچ جۆرێک ناگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن و ئەمساڵی خوێندن دەست دەکەن بە پرۆسەی بایکۆتکردن لە هۆڵەکانی خوێندن
تا ئەو کاتەی حکوومەت هێرێمی کوردستان ینی وەڵامی داواکاریەکانیان بە دیاریکراوی دەداتەوە من دەمەوێت بچمە لای بەشێکی دیکە لە مامۆستانەگە دەرفەت هەبێت بۆچوونەکانیان وەربگرم لەسەر مەسلەی پڕۆستەی خوێندن بزانین قسەیان چی دەبێت مامۆستا سڵاوتان لێبێت جەنابتان چیاڵێن ئەمڕۆ پێیانتان چییە بۆ هەم مامۆستایانی ئەوانەی کە ئەمڕۆ بەشدار نەبوون لە خۆپیشاندان و هەم حکوومەتی هەرێم بۆچی هاتنوتە بەردەم پەروەردەی ڕۆژاوا خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بە مامۆستا بە کارمان بە موچەخۆری بە خانەنشینی تەنانەت ئەو کەسانەی دوکانێکی بچووکیان هەیە هەتا ئەوانەی کە خاوەنی بازاری گەشن لەم قەیرانە خراپەی لەم سیستەمە خراپەی دەسەڵات و لەم سیستەمە سیاسی و لەم سیستەمە ئابوووریەی کە ئەمڕۆ کوردستان لە حکمڕانەتی کوردستانەکە لەم ئەمە هەمووی زەرۆر و زیانی لێکەوتووە بۆیە ئەرکی سەرشانی هەمومانە وەک چۆن لە پەندە کوردیەکە ئەڵێ ماڤە سێنرێن نادرێ بۆیە پێویستمان بەوەیەکە خۆمان بینە مەدان بۆ ئەوەی مافەکانی خۆمان بەدەستی خۆمان مافەکانی خەڵک ئەوەیەکە لەم گروپ و لەم کۆڕ و کۆمەڵە جارێک مامۆسایان و جارێک قوتابیان و جارێک چین و توێژەکانی تر هەموو یەکدەنگ پێکەوە فشار بخرێتە سەر ئەم دەسەڵاتە کە یان بە پیری داخوازیەکانی خەڵک بکە چاکسازی بنەڕەتی یان دەبێ ئەم دەسەڵاتە جێگە چۆڵکە بۆ ئەو کەسانەی کە ئەتوانن بە شێوەیەکی باش بەڕێوەبردننی وڵات بەڕێوە ببن و دەسەڵاتێکی باش کە دەسەڵاتی خەڵک بێ ئەم خەڵکە قوربانی زۆری داوە قوربانیەکانی لە چینە هەژار و زەحمەتکێش و کەم رامەتەکان بوون هەموو ئەوانەی بۆ داکۆکیکردن لەم نیشتیمانە شەهید بوون و قوربانیاندا لەوانە بوو نەکوڕی بەرپرسەکانی کە ئەمڕۆ لە قوت و ژیانی ئەم خەڵکەیان لەژێر دەستا و کە بە 6 مانگ جارێک و 7 مانگ جارێک اینجا موچەیەک دابینەکەن بەو پەڕی هەتیەوە بۆیە داواکاریم لە هەموو خەڵکی کوردستانە بە شێوەیەکی گشتی بە هەموو چین و توێژەکانیەوە کە پێویستە یەکگرتوانە بێنە مەدان بۆ ئەوەی کە فشار بخەنە سەر ئەم دەسەڵاتە یان چاکسازی ڕیشەیی بە شێوەیەکی گشتی بکات و دەسەڵات ببێتەوە دەسەڵاتی خەڵک یان دەبێ ئەوانیش هەمان چارەنووسی دەسەڵاتدارەکانی خراپی ڕابردویان بێکە بە دڵنیاییەوە چارەنووسی ئەو جۆرە دەسەڵاتدانن کە لە خزمەتی خەڵکدانە مێژوو بە جوانی لەسەری دیاریکردون و کە وەلاخستنیان و دوورخستنەوەیانە لە دەسەڵات. ئێستا دانیار ینی مامۆستایان بە تەواوەتی شەقامی بەردەم پەروەردەی ڕۆژاوایان داخست لە ئێستادا ینی شەقامەکە داخراوە پێشتر ینی لەلایەن هێزەمەکانەوە ڕێگەیان لێکرا شەقامەکە بە تەواوەتی دابخەن بەڵام ئێستا وەکو وێنەکان ئەگەر کاک نەوزادی هاوکارم بیگوازێتەوە شەقامەکە بە تەواوەتی داخراوە شەقامی بەردەم پەروەردەی ڕۆژاوە و ئەوانەی کە ئەمڕۆ لێرە لە خۆپیشاندانەکە بەشدارن مامۆستایانی ناڕازی و ئەنجومەنی فشار سەرپەرشتیاری خۆپیشاندانەکانەکەن و هەروەها مامۆستایان لە سەرجەم چین و توێژەکانی دیکەش بەشێکیان لە فەرمانبەران لێرە لە خۆپیشاندانەکەیە بەشدارن و هەمویان داواکاریەکیان هەیە ئەویش پێدانی موچەیە لە کاتی خۆیدا و ئەوان دەڵێن ڕۆژانی دیکەش شەقامەکە چۆڵ ناکەن تاوەکۆ کاتەی داواکاریەکانیان بە تەواوەتی جێبەجێ دەکرێت و حکوومەت کوێ لە داواکاریەکانیان نەگرێت مامۆستا سڵاوتان لێبێت ئەو خۆپیشاندانی ئێوە تاکەی بەردەوامە بێت ئەم خۆپیشاندانی ئێمە ئەمڕۆ یەکەم هاتوین بۆی کەوا زەنگی بایکۆت رابگەێنین ئێمە داواکەین چیتر بەسە درۆکردن ئەوان 29 ساڵە درۆ لەگەڵ میلەتەکەن بە ناوی درۆوانێ هەموو مانگێ موچەکانمان ئەبێ بە 2 مانگ ئەنجا هەموو جارێ ڕێژەیەکی لێبرن وایان لێکردین کە ئێمە هیچ ئومێدێکمان بەژیان نەماوە بۆ ئێمە بەردەوامە بین هەتاوەکو یەکەم موچەکانمان لە کاتی خۆیان 30 ڕۆژ جارێک و بە لێبڕینیش ئەبێ موچەکانمان بنێ باشە ینی لە حاڵەتێکە ئەگەر لێبڕینی موچە هەر بەردەوام بێت و موچەکاندا پێ نەدرێ ئێوە هەڵوێستی ترتان چی دەبێت ئایا ڕێگەی مەدەنی تر چیتر دەگرن بەر بۆی مافەکانتان بسێنن لەم ڕۆژجارە ئەمڕۆ ئەمە یەکەم هەنگاومانە چاوەڕێکم زانین حکوومەت هەچەنەمە باوەڕشمان پێیان نییە بە بەڵێنەکانە بەڵام چاوەڕێکم زانین ئایا چی هەنگاوێکی ترێنن ئەگەر زانیمان هەر وا بە درۆ بەڕێیان کردین هەنگاوێکی درێبن و خۆپیشاندانی مەدەنیان ناگرینە بەر باشە
مامۆسا ئەم مامۆسایی هاوڕێت ئەڵێ باوەڕم بە بڵێنەکانی حکومەت نەماوەکە داواکاریەکانمان جێبەجێ بکات تۆ شەمان بۆ چوون هەیە یا قسەیەکی تر هەیە؟ وەڵام من هەمان بۆ چوونم هەیە چکە تا ئێستا ئەو بەڵێنانەی دایانە بە جەماوەری خەڵکی کوردستان بە فەرمانبەران بە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی تا ئێستا هیچ شتێکیان جێبەجێ نەکردووەکو پێویست لەگەڵ داخوازەکانی خەڵکانە بوونە ئەوانی کە کردیان تا ئێستا لەگەڵ ڕێزما بۆ بەڕێستان درویان کردووە چکە دەسەڵاتداری و حکومڕانی و بەڕێوەبردنی وڵات بە یەکێتی و پارتی و بە هاوشێوەکانی یەکێتی و پارتی لەم وڵاتەیە ناچێتە سەر و من تەسەورەکەم پەیوەندی بە یەکێتی پارتی نیە ئەمە قەزەیەکی ئەقلیمی نێودەوڵەتیە من بە بڕای خۆم ئەمە جەماعەتی کازمی ژوا خەریکاچێتە پاڵ یەکێتی و پارتی و ئەمریکاش لەگەڵ قەزیەکەیانە ئەگەر لەگەڵ قەزیەکەیانە خۆیان یەکلایکەنەوە کازمی یان حکومەتان و بڵێن وڵاتانی چواردۆر لەگەڵیانان ئەوانیش خۆیان یەکلاکەنەوە کە هەر چەندێ دڵنیاشین ئەوان لەگەڵیانان منەڵێم تا ئێستا متمانەمان پێیان نەبوو ئێساش پێیان نییە و چەند جار بەڵێن و وعد و پەیمانیان داوە لەگەڵ خەڵکا و لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستانە درویان کردووە بە دڵنیای ئێساش درۆکەن منەڵێم لە ساڵی 2014 خەڵک لەسەر جادەیە بەڕاستی ئێمە ئەوە هەتاوەکو مافەکانمان بەدەست نهێنین لەم هەرێمی کوردستانیە وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران بەڕاستی سەرجادە ئەم جارە چۆڵ ناکەین و هەتاوەکو مافەکان و شایسە دارایەکانی خۆمان وەکو مامۆستایان و فەرمانبەران بەدەست نهێنین ئەم شوێنە چۆڵ ناکەین و ناڕۆینەوە. مامۆستا سڵاو لێبێت جەنابتان تەمەنێکتان بەسەر بردووە لە کاری مامۆستایەتی چیتان هەیە ینی لەو تەمەنەی کە مامۆستا بوون بەقەدەر ئێستا مەسەرەن وەکو ئەو مامۆستا دەوترێ قەدرتان لێکراوە لە مەسەلەی موچەوینە؟ من ئەم ساڵ 39 ساڵ خزمەتی مامۆستاییم هەیە هەتا ئێستا لە تەمەنی مامۆستایی خۆمە ئەو غەدرێ ئەم حکومەتە کوردیەی خۆمان لە مامۆستایان و لە فەرمانبەرانیەکە هیچ کەسێ لێی نەکردوین بەڕاستی نادادیە بەڕاستی ناعەدالەتیە بەرامبەر مامۆستایان نەکرێ ئێمە بەپێی گرێبەستێک لەگەڵ حکوومەتە بووین بە مامۆستا ئەو گرێبەستە ئەرک و مافە من ئەرکێکم لەسەر شانە ئەبێت جێبەجێ بکەم مافیشمەیە لەسەر حکوومەت ئەبێ بماتێ من هەمیشە و هاوڕێکانم هەمیشە ئەرکەکانی خۆیان بە جوانی جێبەجێ کردووە لە 100 بەڵام ئەوەی کە نەیکردووە ئەوە حکوومەتە مافەکانی ئێمەی پێشێل کردو و دابینی نەکردووە ئێستا ئەم مانگە حکوومەت بڕیاریاوە لە ساسی پاشەکەوتەکەمان بۆ بجەڕێتەوە ئەمە گاڵتە پێکردنە بە عەقڵی مامۆستایان و فەرمانبەران ئەمە حیلە شەرعیە جوتیار عادلی و تەبێژی حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە بەپێی داهات موچە دابەشەکەین بەڵام ئەمانگە لە سەیان لێبڕین ئەڵێم و تۆزێ داهات زیای کردووە بەڵام بە تەئکید مانگی داهات و لە ساسیمان لێبڕن ئەڵێن داهات کەمی کردووە ئەمەش ڕابواردنە بە عەقڵی مامۆستایان و فەرمانبەران هیوادارم وانە بێ. بەڵێ ینی وەکو ئەو مامۆستانە ئاماژەمپێک لە 2014ەوە ژیان و گوزەرانی موچەخۆران کەوتۆتە دۆخێکی زۆر ناهەموارەوە بەوەی کە حکومەت نەیتوانێت وەکو پێویست شایستەداراییەکانیان پێ بدە و وەکو خۆتان نەزانن یعنی لە دوای 2014ەوە خۆپشاندان و ناڕزایی مامۆستایان لە شار و شارۆشەکان دەستی پێکردو بۆ داواکردنی مافەکانیان بەڵام تاوەکو ئێستا نزیکەی 5 ساڵتەیە پڕێ بەسەر ئەو خۆپشاندانانەیە تا ئێستا یعنی داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. مامۆستا لە دوای 2014ەوە مامۆستایان خۆپشاندان و ناڕزایی دژی سیستەمی موچە و لێبڕینی موچیان دەست پێ کردووە نزیکەی ئەوە 6 بۆ 7 ساڵە یعنی خۆپشاندانە بەردەوامە بۆ تا ئێستا حکومەت گوێی لە داواکاریەکانتان نەگرتووە ئەگەر گوێ گرتووە وەڵامی ئێوەی داوەتەوە بەفعلی؟ سەرەتا من ئەمەوێ بڵێم ئەمڕۆ بەداخەوە کاتەکەی لە دوای سەعات دێ هێشتا ڕێژەیەکی کەم خەڵک هاتووە من خۆم یەکێکم لەوانەی نەخۆشی سەر جێگا بووم بە ناچاری هاتووم بۆ ئێرە وتومە بە لانی کەم ژمارەیەک زیادکەین لەو خەڵکە لە ڕاستیدا من جاری تریش وتومە هەندێک پرسیارەیە یا هەندێک قسە هەیە کە ئێمە لێرە وەڵامە کردومانە بە بڕای من بەشێکی وەکو بۆ حکومەت بۆ بە زیادە ئێمە حکومەتێکمانەیە کەڕە نابیستێ حکومەتێکمانەیە کوێرە نابینێ حکومەتێکمانەیە لاڵە لە ئاستی حەق و ڕاستیەکانە بێدەنگە و قسە ناکات ئەوەی ئێستا کە هەیە ئێمە چەند ساڵە دێنە ئێرە ئەم حکومەتەمان باکی نییە بەداخەوە هێوا شێواژوە ئەکا تەنانەت دەسەڵاتە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانیش بێنە سەرخەت بۆ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە ئەم حکومەت و دەسەڵاتە گەرچی لە ڕابردووە ئەمری واقعیەک بوو بێ پێویستی بەوە کاکە ئیتر یعنی کۆتاییان پێ بهێنرێ ئەمیش لەوانەیە ماوەیەکی کەم بخایەنێ بەڵام ئەوەی کە گوێ ناگرێت لە ئێمە
تەنها ئەوەیە ئەمان لە پشتی کۆمپیوتەرەکانیانەوە لە پشتی لاپتۆپەکانیانەوە دێن تەنانە کۆبوونەوەکانیشگەن کەسێکی وەکو کازمی دێ لە کوردستانە شار بە شار ئەگەڕێ ئەچێتە دەواازە نێو دەوڵەتیەکان ئەگەڕێ بە ئازادی و ئەمانی چوونەتە کوونەوە بۆ خۆیان ناوێرن بێنە دەرەوە. ئەم حکوومەتەی ئێمە ئەوەیە نابیستێ نابینێ قسە ناکات، بەڵام ئەمە ئەزمونونەکانی مێژوو هەموو دەریان خستووە لەوانەیە قۆناغێک دێتە پێشەوە هەموو ئەم خۆپشاندان و ناڕەزایەتی و نیگەرانیانە هەمویان جۆگەلەیەکن ئەڕژێنە ئەو دەریایەوە کە پێوترێت تێکشکان و نەمان و کۆتایی و شکستی حکوومەتی هەرێمی کوردستان هێواش ئەمانە ئەم ناڕەزایەتیانە گەرچی ژماری خەڵکە کەشکەم بێت یاخود هەمووی نەیەتە سەر شەقامەکان بۆ نەڕەزایەتی، بەڵام ڕۆژێک دێت ئەم دەسەڵاتە ئەڕوخێ لەوانەیە ئەمانە فریای کەوش و کڵاشی خۆیان نەکەون بیکەنە پێیان. ئەمە هەموو ئەزمونونەکانی مێژوو ئەمەیان دەرخستووە باوا بێباک بن ئەم قۆناغەش تێپەڕێ، بەڵام ئایندە ئەبینی بۆ ئەم خەڵکەیە بۆ ناڕەزایەتیەکانە بۆ نیگەرانیەکانە و بۆ سنگەری داکۆکیکردنە لە مافی ستەم دیدەی خەڵکی کوردستان. زۆر باشە ڕامیان مامۆستا نەجمەدین سڵاو لێبێ. مامۆستا ئێوە یعنی هەڵوێستی ڕۆژانی ئایندەتان چییە بێ بە دیاریکراوی؟ ئایا ئەم خۆپشاندانەر ئەمڕۆیە یا ڕۆژانی دیکەش بەردەوامە؟ سەرەتا بەنای خۆی گەورە نەخێرم خۆپشاندانە هەرم ڕۆ نییە، لەبەرەوە کە ئێمە ئاڵین بایکۆتی خوێندنە بایکۆتیکردنی کردنەوەی دەریا قوتابخانەکانە ئێمە ئاڵین بۆ ئەوەی خوێندن پەکی نەکەوێ ئەم سیستەمی خوێندنی تازەیە کاڵێ بە ئۆنلاین لەبەرەوە ئەمە بەرنمەیەکە کۆمەلگە نەخوێنەوارەکە لەبەرەوە لە سەرۆکی هەرێمەوە تا سەرۆکی حکوومەت تا وەزیرەکانیش ئەگەر بزانن خۆیان یەک سەعاتوانە بە ئۆنلاین بڵێنەوە ئێمە کوردستان بەجێڵین بۆ ئەوان لەبەرەوە خۆیان نازان ئۆنلاین چییە بۆ ئەمانەوە شکست بە خوێندن نێت پرۆسی پەروەردە بەردەوام بێت موچەکانمان چاک بێت پاشەکەوتەکەی کەلایەنە بماندنەوە زیاترمان ناوێ خوتی ژیانی خۆمانەوێ لەگەڵ ئەوەیە لەگەڵ کە ئیتر بەسە کە ئەمە مسەرۆت و سامانە ئەچێ بۆ دەسەڵات بۆ چەند کەسانێک ئەچێ بۆ دەسەڵات با بەس بۆ ئەو چەند کەسە بەربژێرە نەبێ بۆ ئەو میلەتێ بێت چونکە ئەو میلەتەیە اینجا بۆ بەردەوامیمان لە ئێرە ئەوە خەڵکەکە ئێمە هەر بەتەنیا ئەنجومەنی مامۆستانی ناڕازی نین ئێمە هەموو چین و تۆژەکانمان لەگەڵایە بە فەرمانبەرانەوە بە کاسبکارانەوە بە شوفێرەوە بە هەمووی ئەبێ بە کۆی دەنگ لەسەر بڕیاری ئەوانیش گوێ لەوان بگرین بزانین درێژە بین بە خۆپیشاندانەکان یا چەند سەعات بێ یا شەوانە بمێنینەوە یا لە شوێنێکا چادر هەڵدەین یا ئێتیساممان بگرین لە خواردن و خواردنەوە ئەوە خەڵکەکە بڕارەدا دوای پێتان ڕاگەێنین. زۆر باشە ڕامیار لەگەڵ ما بە وێنەکانمان بۆ بگوازرەوە بە بەردەوامی دێنەوە لات بۆ زیاتر وەرگرتنی لێدوان و قسەی مامۆستایانی ناڕازی دەچمەکە لار لای پەیامنێرمان هاوار محەممەد هاوار سڵاوی خوا لێبێت ناڕزایی و خۆپشاندانەکان لە کەلار چۆن دەگوزارێن وە کێنەوانەی لەو توێژە جیاوازانی کە بەشداریان کردووە لە ناڕزایەتیەکان. شار و شارچکە و قەزاکانی تری هەرێمی کوردستان ئەمڕۆ بۆ جارێکی تر خۆپشاندانی مامۆستایان و چینی توێژ و فەرمانبەران گەرمیان دەستی پێکردوێتەوە لە ئێستا ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم قوتابخانەی لەیلا قاسم لە کاتژمێر 9 ئەمڕۆوە خۆپشاندانیان دەست پێ کردووە ئێستا بە ڕێپەیوانێکی هێمنانە بەرەو پەروەردەی کەلار دەڕۆن بەنیازن وا بڕیارە لەوێ زەنگی ساڵی نوێی خوێندن لێ بدرێت و زەنگی بایکۆتیش لە هەمان کاتا لێ بدرێت ئەمان وەک لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەیاننامەیەکی چوارخاڵیدا ئاماژەیان بەوە کردبوو کە چوار خاڵی ئاراستەی لە یادا شتێکدا دیارە بەڵە بینەرانی عزیزەوە چوار خاڵی ئاراستەی لە یادا شتێکدا چوار خاڵ ئاراستەی ناڕزایی و گردبوونەوە خۆپشاندانی موچە خۆران بە تایبەتی مامۆستایان و توێژەکانی دیکە بەخێراتن سپاس بەمان دووبوونتان پرسیارەکانت ئاراستەکەم پرسیارەکە چی بوو؟ داواکارەکانی ئەمڕۆتان لە چیا خۆی بینێتەوە چەند داواکارەکانمان داواکاری ڕەوای مامۆستایانە یەکەم خۆی لە موچەی تەواوی هەمووسی ڕۆژارێک دابینێتەوە دووەم دیارەکردنی چارەنووسی پاشەکەوت و چۆنێتی گەڕاندنەوەی سێیەم پاراستنی شکۆی مامۆستا چوارەم دەمداخستنی ئەو نابەرپرسانەی کە زمانیان پاراو نییە پێنجەم هەڵوەشاندنەوەی خوێندنی ئەلکترۆنی و شەشەم ئازادکردنی سەرجەم ئەو دەستگیرکراوانەی کە لە بەندیخانەکانی دۆک و زاخۆ و هەولێر و ڕاپەڕینە
وەک ئاگادارین هەتا مۆڵەتی 15 ڕۆژ تەنیا بوو بە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە دوای ئەو 15 ڕۆژ ئەگەر بەدەمەوە ناتن هەڵوێستان چی دەبێت چالاکیەکانتان چی لێ دێت بەڵێ بە دڵنیاییەوە شێوازی ترەگرینە بەر ئەم شێوازێکی کۆنا بەڵام بەتەمان گۆڕانکاری تیا بکەین و بەردەوامی بدەینە خۆ پێشاندانەکان تا بەدیهێنانی سەرجەم دەستکەوتەکانمان منەمێ وسمەلا یەکێک لە خۆپشاندەرەکانی تر بزانین داواکاری ئەوان چییە ماوەستا سڵاو دەبێ ئەگەر پێمان بڵێ داواکاری مەسە موچەکانمان بدەن و 30 ڕۆژ جار هەموو موچەکانمان پێ بکەن ناوەڵا هیچ لایەنێ بەبەردەمان نادرێت ناوەڵا هیچ کەس ناتێت سواز بۆ تۆ من ئەمێ ئاماژە بۆ بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو گردبوونەوەی کردیان ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرانی قوتابخانە ئامادەیەکانی سنووری پەروەردەی کەلات گردبوونەوەیکیان کرد و بایکۆتی ساڵی نوێی خوێندنیان کرد مۆڵەتی 15 ڕۆژیانیا داوە بە زۆر باشە هاوار دەمەوێت بە بەردەوامی وێنەکانمان بۆ بگوازیتەوە هەرچەندە کەمێک گرفت هەیە لەبەرەوەی کە دیارە هێڵەکەت بە ئینتەرنێتەوە خۆپشاندان لەوێ جموجوڵەواتە جوڵەی ناڕزایی و مامۆستایانە دیارازیدان و خۆشەویستان خۆپشاندان لە هەڵەبجە لە دەربەندی خان لە کەلار لە سلێمانی و لە ئیدارەی ڕاپەڕین بەتایبەتی لە ڕانیە دەستی پێکردووە خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازین دژی دواکەوتنی موچەکانیان و لێبڕینی نایاسایی موچەکانیان دیارە بڕیارە لە هەمان کاتە ئەمڕۆ لە هەولێر یاداشتی 23 پەرلەمانتارەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاڕاستەی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت بۆی کە لە پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بکرێت لەسەر لێبڕینی موچەی نایاسایی 121 کە دیارە بڕیار وایە بۆ مانگە بکرێتەوە 180 کە باوەڕیان وایە موچە بە نایاسایی لە فەرمانبەران و موچە خۆران دەبڕێ بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و سافەکەیان وەڵامی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لەبارەی قەیرانی دارایی و بارودۆخی هەرێمی کوردستان بدەنەوە دەچمە هەولێر بزانم زانیاریەکان لە هەولێر ئەمڕۆچی هەن پامێرمان دیارە ئیمران ئەمیرمان لەگەڵا دەبێت لەسەرەوەی کە ئەمڕۆ ئەو جوڵە و چالاکیە سیاسیانەی بەتایبەتی لە پەرلەماندا کە دەدەن وەک ئاماژەم پێکرد لەلایەکەوە ڕاستەکردنی یاداشتی 23 پەرلەمانتارەکەەوە لەلایەکی دیکەشەوە سەرۆکی حکوومەت ڕاگەندراوێکی نووسنگە سەرۆکی حکوومەت ڕاگەندرێکی بڵاو کردەوە لەوەی کە بڕیار وایە سەرۆکی حکوومەت خۆی داوای لە پەرلەمان کردووە کۆبوونەوەیکی بۆ ساز بکرێت بۆی کە بەشداری کۆبوونەوەی پەرلەمان بکە کامە بە پێڕێوی ناوخۆ مادام لە دەروی پرساندنی پەرلەمانتاران بووە تەنها ڕوونکردنەوە دەداوە هیچ پەرلەمانتارێک بۆی نییە پرسیار ڕاستی سەرۆکی حکوومەت بکە کامەش دیارە کاردانەوەی و ئەو یاداشتەیە کە پاشەوەی کە 23 کەسەکەی تێپەڕاند یاداشتەکە ئێستا ئامادەیە بۆی کە لەژێر فشاری پەرلەمانتاراندا نەچێتە پەرلەمان و لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت خۆی داوای کۆبوونەوەی پەرلەمانی کردووە ئەگەر پامێرمان ئامادە بێت لە هەولێر ئیمران ئەمیر ئیمران سڵاوی خوا لێبێت دیارە ببورن دەگەڕێمەوە هەڵەبجە کە خۆپشاندان لە هەڵەبجەش دەستی پێکردووە لە پامێرمان سامان فەتەح سامان سڵاوی خوا لێبێت خۆپشاندانەکان لەوێ چۆن بەڕێوە دەچێت بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی پەیام بێ دیارە هاوشێوەی شار بەشێک لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجەش مامۆستایان گرد بوونێتەوە لە بەردەم فلکەی عومەری خاوەر ناڕەزایەتی دەردەبرن داوا دەکەن کە بەم شێوازەی کە وەزارەتی پەروەردەوە حکوومەت ڕاگەیاندووە خوێندن دەست پێ ناکەنەوە و ئەوان داواکەن لەوەی کە 30 ڕۆژجارێک موچیان پێ بدا و سیستەمی ئۆنلاین پەیڕەو نەکرێت لەبەرەوەی سیستەمێکی منتەقی نییە بۆ خوێندنی ئەمساڵ وەک دەبینێت لە پشتمەوە ئێستا مامۆستایان گرد بوونێتەوە بڕیار بوو کە بچنە بەردەم پەروەردەی بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجە لەوێ یاداشتێک بخوێنەوە کەمێکی تر یاداشتەکە ئەخوێندنەوە منەوە لەدەم ژمارەیەک لە مامۆسایان وەربگرن و قسەیان لەگەڵا بکەم بۆەوەی کە بزانم ئەوان داواکاریان چییە و چ پامێک ئاراستەی حکوومەتەکەن ماوەسا سڵاوتان لەبێ سلام ورحمة الله بەڵێ بەنسبەت یەکەم ڕۆژی خوێندنەوە ئێمە وەکو مامۆستایان خۆم وەکو مامۆستایەک
هەمیشە لەگەڵ ئەوەدام کە پرۆسی پەروەردە پەکی نەکەوێت بەڵام ئەمڕۆ لەم سات و وەختەدا کە نەخۆشی کۆڕۆنا لە ئارایە نەخۆشیێکی مەترسیدارە خوێندن بە شێوەی ئۆنلاینی سەرکەوتو نابێت چونکە هیچ ئامادە سازیەک نەکراوە بۆ ئەوەی کە خوێندن بەو شێوە بکرێتەوە پێویستە حکوومەت بەهاتایە لە ڕێگەی داوامەکان و ڕێخستنی داوامەکان و بە شەوانەکانی کەم بکردایەتەوە داوامی لە قوتابخانەکانە ڕێک بخستایە بۆی بتوانێت خوێندن بەردەوام بێت و ژماری قوتابیانمان لە پۆلەکانە کەم کردایەتەوە. ئەمە بەنسبەت خاڵی دووهەمیشمان و مەسلەی موچە طبیعی ئێوە شتێکی حتمیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاز ناکات داهاتێکی زۆر زۆر لە بەردەسایە بەڵام یاری بە مەشاعیری هەموو فەرمانبەران و موچەخۆرانەکات لەبەرەوە ئێمە ژۆک و مامۆستایان وەکو فەرمانبەران هەتا موچەی تەواو نەدرێن لەگەڵ ئەوەدانین دەوام بکرێت بۆچی سەرکردەیەک بە پولی موچە وەربگرێت و باشترین ژیانی بۆ دابینکرێت بۆ فەرمانبەرێک نەبێت بۆ مامۆستایەک نەبێت اینجا بەڕاستی دەوامکردنیش خەڵک ناتوانێت بە گیرفانی بەتاڵ دەوام بکات لەبەرەوە بێ حکومت بەخۆیان بچێتەوە ئێمە پەیامێک بە حکومت دەدەین ئێمە گەلێکی زیندوین زوڵم قوبڵ ناکەین. زۆر باشە سامان ئەگەر گوێت لێمە موچیان پێ بدرێت موچیان چاک بکرێت بۆ ئەوەی کە ئەوانش بتوان دەوام بکەن لەبەرەوە خۆیان لەم بە گیرفانی بەتاڵەوە داوام ناکرێت. سامان لەگەڵ ما بمێنەرەوە وێنەکانم بۆ بگوازەرەوە دەچمە هەولێر لای پامنێرمان ئیمرانەمیر ئەمیران سڵاوی خوا لێبێت زانیاریەک و جم و جوڵەکان ئەمڕۆ لە هەولێر چی هەیە گەر بۆمان بگوازیتەوە؟ لە بەخشم ئەمران گوێمان لێتە بەڵە لە پەخشی فەرمو بزانم زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر چین؟ دیارە ئەمڕۆ بڕیاروایە و کاماژەم پێکرد یاداشتی 23 پەرلەمانتارەکە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کاتژمێر 12 نیوەڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێ کە دیارە ئەم پرساندنەی 23 پەرلەمانتارە کاردانەوەی جیاوازی لێکەوتووەتەوە بە تایبەتی لەوەی کە ستافی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی خودی سەرۆکی حکوومەت داتوەتە سەرخەت دەیەوێت بەبێ پرساندن بێتە ناو پەرلەمانەوە هەرچەندە گرنگەوەیە کە بێتە ناو پەرلەمان و وەڵامی و پرسیارانە بداتەوە چە ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ لەوەی کە بۆچی 121 موچەی موچەخۆران بە نایاسایی دەبڕێ یاخۆت هێشتا بارودۆخی موچە لە نزیک دەبێتەوە لە 2 مانگ جارێک دابەش دەکرێەوە دیارە ئێستا دەبێت موچەی مانگی نۆ دابەش بکرێ بەڵام تازە بە تازایی موچەخۆران و فەرمانبەران لە هەرێمی کوردستان چاوەڕێی دابشکردنی موچەی مانگی چواری ئەمساڵ دەکەنواتە موچەی 5 مانگ لەمە و پێش کە دیارە دەچمە هەولێر بزانم ئەمران سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر و بە تایبەتی جم و جوڵەکانی پەرلەمان چین؟ ئەمران گوێمان لێتە ئەگەر بکرێ زانیاریەکانی ئەمڕۆی هەولێرمان بۆ بگوازیتەوە کە لەوەی کە لە هەولێر ئەمڕۆ چی دەگوزارێت و جم و جوڵانەی کە لە پەرلەمانی کوردستاندا دێتە ئاراوە چی هەیە؟ دیارە گرفتێکی ئەوەمان هەیە کە سەوتی ئێمە ناگاتە لە ئەمران بینەرانی عزیز دەچینەوە سەر ڕووماڵی خۆپشاندانەکان لە سلێمانی لە هەڵەبجە لە دەربەندی خان و لە کەلار و ئیدارەی ڕاپەڕین خۆپشاندانی مامۆستایان و موچەخۆران دژی دواکەوتنی موچەکانیان و لێبڕینی موچەی نایاسایی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی پرۆسەی خوێندنی ساڵی نوێیە بەڵام لە بەرامبەر بڕیاری بە ئۆنلاینکردن و ئەلەکترۆنیکردن و لەو لاشەوە دواکەوتن و پاشەکەوتکردنی بەشێک لە موچەکانیان مامۆستایان و موچەخۆران بەگشتی گردبوونەوە و خۆپشاندانیان لەسەر شەقامەکان ساز کردووە و ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنی یەکەم ڕۆژی خوێندن ئەوان بایکۆتی خوێندن دەکەن دەچمەوە هەولێر لای پامنێرمان ئیمرانی ئیمران سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر و پەرلەمانی کوردستان چین؟ بەڵێ کاک جەلال دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندن بوو بۆ پۆلی 12 و پۆلی 9 و هاوکات قەرارە 4 مانگ 4 دا خوێندنی پۆلە سەرەتاییەکان دەست پێ بکەواتە 1 و 2 3 سەرەتاییش ئەو کات دەست بە خوێندنی خۆیانەکەنەوە ئەمڕۆ کاتژمێر 8 مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم زەنگی قوتابخانەی لێدا لە یەکێک لە
لە یەکێک لە قوتابخانەکان لە شارۆچکەی بەحرکە و هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندن هەرچەندە لە زۆربەی شار و شارۆچکەکان گردبوونەوەی نەڕزایەتی مامۆستایان ئەنجام دەدرێت بەڵام لە شاری ئەولێر تەنها گردبوونەوەکان لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناڕزایەتی بووە لەلایەن کۆمەڵە چالاگوان لە فەیسبووکەوە هێشتا ئەم خۆپیشاندانە نەهاتۆتە سەرشەقام و هاوکات ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چەند ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە فەرمی پێیان ڕاگەاندم کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پشتگیری هەموو داوایەکی ڕەوا و خۆپیشاندانێک دەکات بۆ بەدەستکەوتنی مافەکانی مامۆسایان و هاوکات فەرمانبەران وە لێبڕینی موچە دیارە کۆمەڵی ئیسلامی جیاوازدا لایەن و حزبەکانی تر تەنها لەگەڵ هاوڵاتیان و بەشداری خۆپیشاندانەکان ناکە بەڵکو ڕێکارە یاساییەکانیشی گرتۆتە بەر لە پەرلەمانی کوردستان هەڵساوە بە کۆکردنەوەی واژوو لەگەڵ کۆمەڵێک فراکسیۆنی تری نێو پەرلەمانی کوردستان بۆی کە پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هاوکات وەزیری دارایی بکەن کە بەرپرسی یەکەمن لە لێبڕینی 121 موچەی فەرمانبەران بۆیە دوای نزیک لە مانگێک کۆکردنەوەی واژوو دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو بە دیاریکراوی ڕۆژی پێنجشەم واژوەکان بە تەواوەتی کۆکرا و ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی فراکسیۆنەکانی کۆکەرەوەی واژوو واژوەکانیان پێشکەش بە پەرلەمانی کوردستان دەکەم بۆی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری داراییش بانگشتی پەرلەمانی کوردستان بکرێت و پەرلەمانتاران لێپرسینەوەی لە بەرامبەر ئەنجام بدەن لە بەرامبەر لێبڕینی موچەی بە زۆرە مڵێ یان خود موچەی نایاسایی هەروەکو لە بەیان نامەکەی خۆیان دەریان بڕوێ بۆ ئەمڕۆ قەرارە کاژمێر یەک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەم بابەتەیە پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکرێ و پەرلەمانی کوردستانیش لە ماوەیەکی دیاری کراوە کە لە پەیڕەوەی ناوە خۆ دیاری کراوە دەبێت سەرۆکی حکوومەت بێنێتە پەرلەمانی کوردستان دوایەوەی کە پەرلەمانتاران پرسیاری خۆیان ناڕاستە کرد ئەو کات دووبارە سەرۆکی حکوومەت و پۆستەکەی دەدرێتەوە دەنگدان و دەچێتەوە باری دەنگدان دیارە ئەو کات دووبارە فراکسیۆنە حەقیقان و نوێنەری گەل و نوێنەری فەرمانبەران و مامۆسایان لە پەرلەمانی کوردستان بە دیار دەکەون و بزانن کێ دەنگ دەداتەوە دووبارە بەم کابینە و بەو سەرۆکەی کە ئەوە نزیک دەبینەوە لە ساڵێک دەبینین کۆمەڵە قەیرانی بۆ هەرێمی کوردستان خوڵقاندووە دیارە وەکو خۆپیشاندانەکان لە هەولێر کاکزەلال تا ئێستا هیچ خۆپیشاندانێک بەڕێوە نەچووە بەڵام ناڕزایەتی هەیە لە سۆسیال میدیاکان لە گروپەکانی تایبەتی شاری هەولێر بەڵام وەکو خۆپیشاندان تا ئێستا هیچ بەڕێوە نەچووە زۆر باشە سپاس بۆ زانیاریەکانت عیمران بینەرانی عزیز دەچمەوە هەڵەبجا لای پێامنێر بن سامان فەتاح سامان سڵاوی خوا لێبێ دووبارە فەرموو بەردەوام بە لە ڕووماڵی گردبوونەوەی مامۆستایان و موچەخۆرانی ناڕازی بەڵە بینەرانی عزیز دیارە ئەو دیمەنانەی کە دەیان بینن ناڕزایی و گردبوونەوەی موچەخۆرانن لە پارێزگایی سلێمانی و هەروەها هەڵەبجا و ئیدارەکانی گەرمیان دەربەندیخان ڕاپەڕین کە گردبوونەوە و خۆپشاندانی مامۆستایان دەستی پێکردووەوە داواکاریەکی سەرەکەکانیانەوەیە کە سیستەمی ئەلکترۆنی ئۆنلاین هەڵبوەشێتەوە باوەڕیان وایە کە ئەمە بڕیارێکی سەقەتە و زیان لە پرۆسەی خوێندن زیاتر دەکات و لە هەمان کاتە داواکارن موچەکانیان 30 ڕۆژ جارێک بدرێت نەگوەکو ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان با 6 ڕۆژ نزیک دەبینەوە بە 6 ڕۆژ جارێک ئەو کات موچە دابەش دەکات کە ئێستا لە مانگی نۆداین تازە بە تازەیی موچەخۆران چاوەڕێ دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 5 مانگ لەمەوە پێش دابەش بکات و لەلایەکی دیکەوە داواکارن کە موچەکانیان بەبێ پاشەکەوت دابەش بکات لە کاتێکا لە کابینەی نۆیەم گەورەترین بانگەشەیەوە بوو کە ڕەوەشانەوەی پاشەکەوتی موچەیە بەڵام لە ئێستادا بە بڕیارێکی نایاسایی 121 موچە لە موچەخۆران دەبڕێت و بڕیار وایە بۆ مانگە بکرێتەوە 180 کە ئەمە وەکو منەتکردنێکە بەسەر موچەخۆرانەوە لە کاتێکا پەرلەمانتاران باوەڕیان وایە بەشێکیان کە ئەم لێبڕینە نایاساییە و مامۆستایانیش لەم ڕزایی و گردبوونەوەیان داواکارن کە بە هەموو شێوازێک لێبڕین کۆتایی پێبێنرێت کە ئەوەشی دەبینن داوا دەکەن کە موچەکانیان چاک بکرێت وە لە 30 ڕۆژ جارێک موچەکانیان پێ بدرێت یەکێتی مامۆسانی کوردستانیش لە قێڵەبجە دیارە لێرن پشتیوانی و هاوکاری بزانین تا چەند مامۆستا فاروق تا چەندێەوە پشتیوانی و هاوکاری داواڕاوەکانی مامۆسایان بەناوی خۆی بەخشنە میهرەبان ئێمە وەکو یەکێتی مامۆسانی کوردستان لە قێڵەبجە شەهید
پشگیری داوا و مافەڕەوەکانی مامۆسایانەکەن کە زۆرینەی زۆری یاخود باڵێن هەموو مامۆسایان لەسەر لە حاڵەتی دۆخێکی نەخوازراوی دارایی و لە حاڵەتێکی نەخوازراوی پەروەردە فێرکردنان وێمە داوامان وایە لە حکوومەت کۆتایی بەم حاڵەت و بەم قەیرانە بێنێ چونکە ئیتر بەسێتی 7 ساڵی ڕێک و ڕەبەقە خۆی لە بێباکی و خۆی لە کڕی داوە بەسێتی تر پێویستەکە گوێەکەوی بۆ بیستن و ئیرادەکەی بۆ گۆڕانکاری و چاکسازی دیارە مامۆسایانی دیکەش لێرە بەڵێ سڵای خواتان لێبێ من وەکو هاوڵاتیە هەرچەند ساڵە بەردەوامم وەکو داکی قوتابیەکیش من هەر ئەوەنە ئەڵێم بە کورتی ئەڵێم ئیتر بەسە دزی و فزی بەڕاستی زۆر عیبە کە حکوومەت کورد بێ بەو شێوازە معاملە لەگەڵ مناڵەکانی بکە وەکو وایە دایک و باوکە خیانەت لە مناڵەکەی بکە بستەلام دیارە مامۆستانی پارێزگای هەڵەبجە یاداشتێکیان بڵاو کردەوە لە یاداشتەکە داواکەن کەەوە سی ڕۆژجارێک موچای دابشکەن لەبەرویەوە بایکۆتی خوێندنیان کردو ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێ خوێندن و نەچوونەتە وەڵەکانی خوێندن پایەمان ئەوەیە کە هەموو سی ڕۆژجارێک موچەمان پێ بدرێت و دەوام بە ئەلکترۆنی نەکرێت و وەکو خۆی ئاسایی داوام بکرێت و پاشەکەوتەمان بوو گەڕێنەوە داواکارەکانمان ئەمەیە بەردەوام دەبین و ئەمە بایکۆتی داوام دەکەین هەتا ئەو کاتەی کە داواکارەکانمان جێبەجێ دەبێت بەڵێ وڵا سیستەمی ئۆنلاین بەس سیستەم نییە لە وڵاتە بە هیچ شێوەیەک نابێ پەیڕەو کرێ سیستەمی ئۆنلاین آخر دوی سی ئیبتیدایی چوزانێ سیستەمی ئۆنلاین چییە بە هیچ شێوەیەک لەلایەکی تریشەوە خراپە بۆ چاوی ئەم مناڵانە بەڵە دیار ئێستا بەڕێپێوان دانەوێ مامۆسانی ناڕازی بچنە ناو بازار یاڵبجەوە لەوێ یاداشتێکە خوێنەوە کە لە یاداشتەکان داواکەن کە سی ڕۆژارێک موچان پێ بدرێت وە مامۆسایان لە ئێستادا بەشێکی زۆریان بایکۆتی قوتابخانەکانیان کردو و نەچوونەتە قوتابخانەکان مامۆسایەوە داواکاریتان چیە لێن بە حکوومەت لەوەی کە بۆ نمونە چەند مانگێکی زۆرە موچەی مامۆسایانی قەتیس کردووە موچەتان پێ نادا داوا لە حکوومەت ناکەن لەبەر حکوومەت گوێ لە کەس ناگرە حکوومەت بە معنای کەلیمە خۆی کەر کردووە بۆ ئەمە مافێکی خۆمانە ئەمە کەمتری مافانە ئەسعەف الئیمانە کابراکە بەشداری ئەم ڕێپێوانەیەکەین وی کە ناڕازین وی ینی داوای مافی خۆمانەکەین کە ئەم حکوومەتە نەک مامۆستا ینی طبقەی مۆزەفینی هەموو فەوتانوە دووسێ جیلی لە خەڵکی فەوتانەوە لە تەلەبە و لە خەڵکی بۆ ئێمە داوای مافی ئەوانەشەکەین داوای مافی خۆمان ناکەین داوای ئەسلی داوای ماژ ناکەین ڕێزمێ داوای دادگایکردنی ئەو جەردە و دزانەکەین زۆر مامۆستا وشارێ وەکو مامۆسایان تا کەی بەردەوام بن لەسەرم ناڕزایەتیان بەڵێ دەستخۆشی بۆ ئێوە ناڕزایەتیەکان تاوان بەردەوامە هەتا ئەو کاتەی داواکاریەکانی مامۆسایان و فەرمانبەران و سەرجەمچین و توێژەکان جێبەجێکرێت بە پێی ئەوەی کەوا لەگەڵ تەنسیق لەگەڵ شار و شارچکەکان ناڕزایەتی بەردەوامەوە و شێوازی ناڕزایەتەکەش گۆڕانکاری بەسەرایەت بە پێی پێویست دیارە وەک دەبێنن مامۆسانی ناڕازیە لەوجە بە شێوەی ڕێپێوان لە ئێستادا لە بەردەم فلکەی عومەری خاوەرەوە ئەچەند بەرەو ناو بازاری شارەکە لەوێ یاداشتێکە خوێنەوە لە یاداشتەکە ئاماژە بۆەکەن کە ئامادەنین بەو شێوەیە کە هەیە بچنە وڵەکانی خوێندنەوە وانە بڵێنەوە بۆی وا بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردووە لەوەی کە داوا لە حکوومەتەکان موچەکانیان باش بکە وەسی ڕۆژجارێک موچیان پێ بدا واجگە لەمە ژمارەیەک لە مامۆستانی وانەبێژی تایە کە لە هەڵەبجە ژمارەیەک 130 بۆ زیاتر مامۆستای وانەبێژ لێرن کە داواکە نەمانیش بکرێن بەگرێ بە زیاخود بە هەمیشەیی مامۆستان وەک دەبینین لە ئێستادا بە شێوازی ڕێپێوان لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن ڕێپێوان ئەنجامەدەن ناڕزایی دەردەبن دەربارەی پێنەدانی موچەکانیان لەوەی چەند مانگێکە موچەکانیان دواکەوتووە و لە کاتی خۆی داموچەیان پێنادرێ ماوەسە فەرات سڵاوتان ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵتین ئێوە تاکەی ناڕزایەتی دەردەبن بۆچی سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمان ئابووی سامان بەردەوام بە لێ گواستنەوەی وێنەکانە دەستمەوە سلێمانی دیارە بزانینە مامۆستایە کە زۆر بە تووڕێوە شار دەخوێنێتەوە باسی چی دەکات
بێگانە هاو شەریکی بێگانە بوونە قەڵغانی دوژمن بوونە خەڵغانی دوژمن سوورا و پەرژینی دوژمن شورا و پەرژینی دوژمن ئەمانە بەس خۆفرۆشن ئەمانە بەس خۆفرۆشن کوردستانمان ئەفرۆشن کوردستانیان ئەفرۆشن چی دامەزراوە هەیە چی دامەزراوە هەیە پەناگای مافیا چییە پەناگای مافیا چییە ئەمانە دزی ناوخۆن ئەمانە دزی ناوخۆن وەکو قرشن ئەتان خۆن وەکو قرشن ئەتان خۆن تاکەی ملت ئەم حاڵە تاکەی میلەت ئەم حاڵە ژێر چەپۆکی بنەماڵە ژێر چەپۆکی بنەماڵە بوویتە کۆیلە و خزمەتکار بوویتە کۆیلە و خزمەتکار بۆ بەرپرسانی ستەمکار بۆ بەرپرسانی ستەمکار ڕۆژ ڕۆژی ئازادیە ڕۆژ ڕۆژی ئازادیە کەسمان گەورەی کەس نییە کەسمان گەورەی کەس نییە گەورەی هەر بۆ خوایە گەورەی هەر بۆ خوایە ئەی بەندەی ئەم خوددایە ئەی بەندەی ئەم خوددایە ملت قبولی مەکەن ملت قبوڵی مەکەن وەکو شەیتان ڕەجمیان کەن وەکو شەیتان ڕەجمیان کەن ملت سزای زۆر قورسە ملت سزای زۆر قورسە بۆ خۆفرۆشی بەرپرسە بۆ خۆفرۆشی بەرپرسە ملت تاکەی هەر خەوتن ملت تاکەی هەر خەوتن ڕاپەڕن تا سەرکەوتن ڕاپەڕن تا سەرکەوتن ملت تاکەی هەر خەوتن ملت تاکەی هەر خەوتن ڕاپەڕن تا سەرکەوتن ڕاپەڕن تا سەرکەوتن بینەرانی عزیز دیاراوەی دەیبینن ئێستا وێنەکانی ڕاپەڕینتان بۆ دەگوازینەوە کە ئەوەش دیمەنی خۆپشاندانی یاگردبوونەوەی مامۆستایانی ناڕازین لە ڕانیە کە لە بەردەم پەروەردەی ڕانیەدا گردبوونەتەوە و سەرجەم مامۆستایان و توچین و توێژە ناڕازیەکانی دیکە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان لە ڕانیە ڕاپەڕیان لە ڕاپەڕین لە گەرمیان لە دەربەندیخان لە هەڵەبجە لە سلێمانی داواکاریەکانیان ئەوەیە کە موچە لە وادەی خۆیدا دابش بکرێت کۆتایی بە پاشەکەوتی موچە بێنرێت و سیستەمی ئۆنلاین و ئەلکترۆنی هەڵبوەشێتەوە کە ئەوەش دیارە دیمەنەکانی ڕانیەیە دەیبین گردبوونەوەی مامۆستایانە و دیارە لە دەربەندی خان گەرمیان لە ڕاپەڕین هەموومانە گردبوونەوەی مامۆستایان و توێژە جیازەکان بەردەوامی هەیە و بڕیار وایە کە لە ڕۆژانی داهاتووشدا ئەم گردبوونەوە خۆپشاندانە درێژەیان هەبێت لە بەرەوەی کامڕۆ یەکەم ڕۆژی دەوام بوو لە ساڵی نوێی خوێندن کە دیارە لەلایەکەوە سەرۆکی حکوومەت یا حکوومەت بە فەرمی کە یەکەم ڕۆژی ڕاگەیاندووە یەکەم ڕۆژی پرۆسی خوێندن بەڵام لەم لاوە مامۆستایانی ناڕازی یەکەم ڕۆژی بایەکۆتیان ڕاگەیاندووە یا نایانەوێت درێژە با پرۆسی خوێندن ئەمساڵ بەو شێوازە بدرێت لەلایەکەوە بە ئۆنلاین و ئەلکترۆنی بەلایەکی دیکەوە بۆ بارودۆخی کە ئێستا مامۆستایان پێیدا تێتەپەڕن لە بەرەوەی باوەڕیان وایە ئەو پرۆسی خوێندن بە ئەلکترۆنی و بە ئۆنلاین زیانی بۆ کە پرۆسی خوێندن و قوتابیان هەیەەوە بەم شێوازە ڕەوشی خوێندن لە هەرێمی کوردستان بەردەوام نابێت و فەشەل دێنێت و زیانی بۆ ئاستی زانستی خوێندکار و قوتابخانەکان بەگشتی هەیە. بەڵێ بینەرانی عزیز ئەوەی کە بینیتان ڕووماڵی خۆپشاندان و گردبوونەوەکانی مامۆستایان و چینی فێرمانبەرام لە شار و شارۆچکەکانی بەشێک لە هەرێمی کوردستاندا و ئەمڕۆژ بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندیەوەی عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.